ئەم کاتان باش من ڕێبینی ڕەحمەتم بە یارمەتی هاوکارانم بڕگە و بابەتەکانی بەرنامەی ئەمڕۆتان پێشکەش دەکەین. بۆ ئەمڕۆ چەند بڕگە و بابەتێکی جیاوازمان بۆ ئامادەکردوون، هەروەها چەند تەوەرێکی سەرەکیشمان دەبێت لەگەڵ میوانەکانمان گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان سێ بابەتی جیاواز دەبن. لە بابەتی یەکەمدا گفتوگۆ دەکەین لەسەر ئەو وەرزشانەی کە پێویستە لە ئێستا ئەنجامی بدەین. زۆر قسە لەسەر بابەتی خۆراکیمان کرد، قسەمان لەسەر ڕووی دەرونی کرد، لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی تەندروستی. ئەی وەرزش لەگەڵ وەرزشدا دەبێت چ جۆرە خۆراکێک بخۆین، و ئەو ڕاهێنانە وەرشیانە دەبێت چۆن ئەنجامیان دەین، لە چ کاتێکە ئەنجامیان دەین. ئەمما وردەکاری زیاتر لەگەڵ پسپۆرەکی بواری وەرزشی و هەروەها خۆراکیش لەگەڵ وەرشیەکەیە گفتوگۆی لەسەر دەکەین. لە تەوەری دووەمی بەرنامەکەشماندا باز لە قژەڵوەرین دەکەین لە لای هەردوو ڕەگەز، ڕەگەزی نێر و ڕەگەزی مێش. ئەو گرفتانە چین کەوا ئەکەن، ئەو یا و بابەتە هەڵانە چین کە ئێمە ئەنجامی دەدەین وامان لێ دەکات کە قژمان هەڵوەڕێت. بە تایبەتی لەم کاتانە لەم وەرزەدا کە زۆر بابەتە ئێمە بەکاری دەهێنین بە بێئاگاین لەوەی کە گرفتی گەورەی قژ هەڵوڕینمان بۆ دروست دەکەن. تەنانەت پسپۆرەکان دەڵێن خۆشتنی زۆریش گرفتی گەورەی قژ هەڵوەرینمان بۆ دروست دەکەن. لە تەوەری سێمی بەرنامەکەشماندا گفتوگۆ دەکەین لەسەر ئەزمموی شاعیرێک کە لە هەمان کاتا چالاکەوانێکی مەدەنیشە و زۆر لە شێعرەکان و زۆر لە چالاکیەکانی لە ماوەدا بۆ یەخستنی لایەنە سیاسیەکان و لێک نزیکردنەوەی لایەنە سیاسیەکان بووە لە نێوەم بارودۆخەدا. ئەمە تەوەرە سەرەکیەکانی بەرنامەی ئەمڕۆمان دەبێت. لە تەوەری یەکەمی بەرنامەکەماندا گفتوگۆ دەکەین لەسەر بابەتێکی گرنگ کە لای زۆرمان دەبێت لەم ماوەیەدا ڕەچاوی بکەین، ڕاهێنانی وەرشی، وەرزشکردن، چۆن بتوانین جەستەیەکی تەندروستمان هەبێت لەم کاتانەدا، لە چ کاتێک پێویستە وەرزش بکەین و چۆن بتوانین ئەگەر کەسێک کێشی زیاد بێت کێشی کەم کاتەوە. لەبەرەوە دەڵێن کۆڕۆنا زۆر بە ئاسانی بە قەڵاوەکان دەوێرێت، بەرگری لە شیان کەمە. و لەگەڵ وەرزشکردندا چ جۆرە وەرزشێک بکەین و چ جۆرە خۆراکێکیش بخۆین. خۆراکەکان گرنگن بۆ کەسەکان. لەگەڵ وەرزشدا ئەگەر وەرزش بکەیت و خۆراکێکی تەندروست نەبێت گرفتت بۆ دروستە بێ. لە هەمان کاتیشدا ئەگەر وەرشەکان نەزانین چ جۆرە وەرشێک ئەنجام دەدەین و لە چ کاتێکدا ئەنجامیان دەبین ئیسان گرفتمان بۆ دروستە بێ. وردەکاریان بابەتانە لەگەڵ بەڕێز دکتۆر سیروان حامید گفتوگۆی لەسەر دەکەین کە پرۆفیسۆری یاریدەدەرە و دکتۆرای هەیە لە فیسۆلۆجیای ڕاهێنان و خۆراکی وەرشی. دکتۆر نیوەڕۆت باش. زۆر سپاس. دکتۆر قسە لەسەر زۆر خۆراکمان کردووە، بەڵام ئەمڕۆ کە باسی وەرزشمان کرد ناتوانین خۆمان ببورین لە بابەتی خۆراکی. دەستپێکێکی ڕۆژمان سەرەتای ڕۆژمان بەچی بێت، هەم لە ڕووی خۆراکەکە هەم لە ڕووی وەرزشیەکە. بەڵێ بەتاکید یعنی ئێمە بۆ ئەم بارودۆخی کە ئێستایین پێویستمان بەوە بە کۆمەڵێک ڕێنمایی هەیە بەدەر لە ڕێنمایە تەندروستیەکان و بەدەر لە ئەو ڕێنمایانەی کە پێویستە خۆمان پارێزین لەلایەن بەرپرسان و ئەو کەسانی کە بەرپرسن لە بواری تەندروستی بڵاو کردوێتەوە ئێمە پابندین پێوەی و پێویستە کەسانی تیش پابند بن پێوەی بۆ ئەمە بە عالەمی کە ئێستا هەیە. بەدەر لەوەی ئێمە توانین بۆ خۆمان یعنی ببینە پزیشکی خۆمان لە چەند بوارێکی ترە کە بتوانین خۆمان بە دوور بگرین لەو بابەتانە. گرنگترین شتیانەوەی کە ئێمە لەم کاتە بتوانین چۆن کۆنتترۆلی جیازی مەناعی خۆمان بکەین، چۆن بتوانین چەند جوڵەیەکی وەرزشی ئەنجام بین یاخود ئەو خۆراک و خە و سیستمی ڕۆژانەی خۆمان کە بەکارێنین ڕۆژانە چۆن لە خزمەتی ئەوە بێت کە بە دوورمان بکاتەوە لەم وەبایی کە ئێستا هەیە و لەگەڵی شیابتوانی سوودێکی لەوەگەین لەلایانی تەندروستی سەحی خۆشمانەوە کە ئەمە شەر گرنگە. پێش هەموو شتێک ئێمە بە خاڵی یەکەم ئەکرێ بە چەند خاڵێک یعنی ئەم بابەتە بە چەند خاڵێک دەتوانین قسەی لەسەر بکەین و ڕوونکردنەوەی تەواوی لەسەر بین و سوودیشی هەبێ بۆ گوێگرانی خۆشەویست و بۆ بینەرانی خۆشەویست. یەکەمیان مۆزۆی خۆراکە کە بەڕێزت باست کرد. طبعاً خۆراک زۆر زۆر گرنگە. پێش هەموو شتێک ئێمە گەر بمانەوێت وەرزشکەین یاخود بمانەوێت جیهازی مەناعە ئەمان بەهێزکەین یاخود بمانەوێت بە هەر شێوەیە کار و چالاشەکانی ڕۆژانەمان ئەنجام بین و ئەو وزەیە کە پێویستمانە لە ڕۆژانە سەرفی بکەین پێویستمان بە خۆراکی تەندروستە. ئەم خۆراکە بە شێوەیەک بێت کە زیاتر لەم کاتایە یعنی کە ئێمە ئیشمان پێێتی زیاتر لەو خواردنانە بێت کە سەوزە و میوە و ڤیتامین سی و ڤیتامین دی و کۆمەڵک ئەو خۆراکانە بێت کە
ئەتوانێت وەکو هەم سوودێک بە جیازی مەناعی ئێمە بگەێنێ وەکو خوڕەکەسپەکان هەم بشتوانێت لەلایانی ترەوە لە ڕیجەستەی وەکو بەرەزت باس کرد ئاماژەت پێداکە لەلایانی قەڵەوی و زائیفیەوە بتوانین کۆنتترۆڵێکی جسمی خۆمان بگەین لەولایەنەوە بۆیە پێویستە ئێمە پێڕێی بەرنامێکی خۆراکی وا بکەین کە لە هەموو لایەنێکەوە سوودمان پێ بگەێنێەوە سوودێکی باشیش بگەێنێ بە کۆئەندامی مەناعی ئێمە و ئەو خۆراکانش بە تاکید بریتین لەو خۆراکانی کە زیاتر پشت دەبەسن بە خواردنەوە ڕۆژیەکان و زائیدەن و خواردنانی کە ڤیتامین سی بە ڕێژەیەکی باشتیایە و ڤیتامین دی و کۆمەڵێک لەو زیوتانە لەو خواردنانە لەو مەعادن و کالیسیۆم و پۆتاسیۆم و شتانی کە پێویستە بۆ لەش لەم کاتا ضرورە لەش سوودی لێوەرگێ پێڕێی ئەو جۆرە خواردنە وردەکاریەکە باسەکەم بەڵام من بەیانی لە خەڵهستاوم هەندێک کەسی شێر نیوەڕۆیە لە خەڵهستاوە ئەگەر کەسێک بەیانی لە خەڵهستا بێبوون و یەکەم جار چی بە چی دەست پێک بکات من پشتر هەندێک قسەمان کرد هەندێک شتت پێوتم ینی زۆر کاریگەری هەیە بێ گومانیان وەکو خۆم سوودم لێ بینیوە زەکەم ئەو بابەتە بە خەڵکیش بگەێنی بۆ ئەوەی کە دەستپێکی ڕۆژێت بەچی بێ بۆ زش دەست پێ بکەین یاخود هەندێک بابەتی دیکەی سەرەتای هەبێ بیخۆین دواتر دەستکەین بە وەرزشکردن نام بخۆین دوای دەستکەین بە وەرزشکردن چۆن بیانی دەستپێکی ڕۆژمان چۆن بڵێ خۆی سەرەتا مۆزۆی خەوەکە زۆر گرنگە قسە لەسەر خۆدی خەوەکە خۆی بکەین یعنی ئێمە کەی لەشمان سوود لە خەو وەرەگرێت یعنی ئەو کاتانت چین کە ئیقاعی جیسمان بە شێوەیە گەبێت هەستی بتوانی ئیشەکانی ڕۆژانت بە شێوەیەک ئەنجام بی کە سوودی هەبێ بۆ جەستەی تۆ ئێمە یەکێک لە خاڵەکان کە ویسم باسی بکەم جگە لە خۆراک مۆزۆی خەوەکە بوو یعنی ئێمە وەکو بەرە سەزانی ئێستا بە حکمی ئەم ئەوەی کە دەوام نییە و کۆمەڵێک فراغ دروست بووە بۆ خەڵک و ئیش و کار تۆزێکم بۆتەوە بەزەشت خەڵک زیاتر شەوان دائنیشن و بەڕۆژ ئەخەون کە یعنی کەمترینیان لە سعات 1 و 2 یاڵە هەڵەسێ لە خەو سیستمی ژیانی دەست پێەکە هەتا ئەچێتەوە سعات 4 و 5 بەیانی ڕۆژی داهاتوو کە ئەمەش بەڕاستی خۆی لەگەڵ ئەم کاری ئێمە ناگونجێ لەگەڵ ئەم نەسایح و ئامۆژگاریانی ئێمە ناگونجێ ئەم شتە چونکە خۆی خەوکەی سوودی لێوەرگی خۆی خەو کاتێک سوودی لێوەرگی لە ئەو کاتی هدوء بێ کاتێک بێ کە مثلەن خامۆش بێ دنیا یعنی لەش زیاتر سوود لەو خەوە ئەبینێ بە تایبەتی شەوانێمەڵێن لە دا تاوەکو دوو لە دەی شەو تاوەکو دووی بەرەبەیان لەو کاتانە خەوت سوودی هەیە کۆمەڵە هۆرمۆنات دەردرێت بە تاکید هۆکارەکەی چییە هۆکارەکەی وەکو پێم وتی ئەبێت لە هدوئی شەوا بێ لە هێمنی شەوا بێ خەو زیاتر سوودی لێوەرەگی نەک تۆ لە ماڵەوە خەوتوی لە دەرەوە جەنجاڵیەکە یا شتێک لەو بابەتانە هەیە زۆر جار لە خەوەکەەوە سایکۆلۆژیەن ئەڕۆی بەلای ئەو بیئێ ئەو ژینگەی کە دەنگی شدیە لە دەرەوە یا کۆمەڵی شدی ناتوانانی بە جوانی سوود لەو خەوە ببینی و خەو باشترین کاتی ئەو کاتانەیە کە لە هێمنی شەوا بێت سوودی زۆر بۆ جەستە دەبێت و هەم بۆ جیهازی مەناعەش ینی بۆ سیستمی بەرگری ئێمە کە لەم کاتەیە لەو کاتە باشترین کات ئەو کاتەیە کە ئێمە تێبخین بەڵام بەرحاڵ یعنی بەڕست باس لەوەکە کە تۆ تازە سەعادیەکە هەستاوی لە خەو چی بکەیت چۆن پرۆگرامی ڕۆژانی خۆت بەڕێ بکەیت طبعاً بە تاکید تۆ پێویست بە هەموو شتێک پێویست بە خواردنە پێویست بە خواردنە بە ژەمێک خواردنە ئەو ژەمە خواردنە ئەگەر نیەتی وەرزشت هەبێ یان یازت هەبێت چەند ساعاتێک دوای ئەوە بچی وەرزش بکەیت باشتر وایە ئەو خواردنانی سەرەتایی بریتیە لە ژەمێک لە کاربۆهیدرات لە مۆز لە شیر لەو شتانەی کە نیسبەتی کاربۆهیدرات دەبەخشن بە شتۆ کە بۆچی چونکە نسبەی کاربۆهیدرات تاقەیەکی مباشیرە ڕاستەوخۆیە کە هەم ئەو لەحزەی کە وەرەگریت پاش چەند خولێکێک پاش چەند دقەیەک ئەتوانێت ئەو وزەیەت بداتێت کە کار و چالاشەکانی پێ ئەنجام دەی بەڵام خواردنەکانی وەک پڕۆتینی و چاوری و کۆمەڵی خواردنی تر هەیە ئەمانە پێویستیان بە کاتی زیاترە بۆ هەرسکردن و ئەمێنێتەوە و لەو کاتە زیاتر لەوانەیە ئازارێک بە مەعدەت بگەێنی یاخود ماسوولکەکانت وزەی پێویست لە ڕێگەی ئۆکسجینەوە کە سۆری خوێندا بەشەکە بەسە خانەکانی لەشان ناتوانێت ئەو نیسبەتە خۆراکە پێویستە بگەێنێتە خانەکانی لەش بۆیە باشتر وایە لە سەرەتاکانە بە خواردنی کاربۆهیدرات و خواردنی بەیانیان ئەو ژەمە خواردانە دەست پێ بکەیت پاشان وەرزش بکەیت و لە دوای ئەوە ئیتر ئەو بەرنمەیە کە خۆت هەتە جێبەجێ بکەیت بۆ نمونە ئەگەر کەسێک بەیانی لە خەو هەستاوە بڵێن بەیانی نییە ئێستا سعات 11 12 یەکە هەر کاتێک بێ لەوانان نانێک بخوات هەر نانی بەیانی بێ ینی شەرت نییە بابەتانە بخوا برنج و فاسۆلیا و بێ نەزەشتی سوورۆکرا و ئەگەر بەنیازی ڕاضەیە بەنیازی ئەوەیە کە سیستمیکی جسمی باشی هەبێت و ینی گرشتێک و ڕەشیقی هەبێت بە تاکید ئەبێ ژەمەکانی خواردنی بە ژەمە سوکەکان بەیانی بێیان دوانزەی لەحزەی کە هەڵەسی ئیقاعی تۆ دەست پێکە و ژیانی تۆ دەست پێکە لەو کاتانە باشتر وە بەو ژەمە خۆراکە سوودان دەست بکەیت کە ئەسەن کۆندا مۆزیفەکانی لەشی شت ئامادەنین بۆ ئیستیقبالکردن و ئەو جۆرە خۆراک وەرزشکردن دکتۆر لە ڕۆژێکدا بۆ کەسێکی ئاسایی کەسێک کە بێوێت
نەک ئەوەی کە یاریزان بێ کە بێوێ لاشەیەکی تەندروستی هەبێ و بەرگریەکی بەهێزی هەبێ ڕۆژانە پێویستە وەرزش بکات یان لە هەفتەیەکە چەند سعات پێویستی بۆ وەرزشکردن هەیە بەڵێ ئێمە گەر باسی ڕاضە لی جەمیع بکەین ڕاضە بۆ وەرزش بۆ هەمووان باسی ئەوە نەکەین کە وەرزش بۆ لەسەر مستاوایەتی بەرز ئەوانی کە بۆ پاڵەوانەتی و عینەکان تەمروشکە ئەوانی کە بۆ پاڵەوانەتەکان تەدریبەکەن و ئاسیان زۆر بەرزە لە ڕووی لێهاتووی جەستەیانەوە ئەوانە چەنە وەرزشەکەشیان بەهێز بێ هەر سوودی لێوەرەگرن چونکە چەند گۆڕاکاریەک بەسەر خەلایەکان یاخود ئەو خانەکانیان نایەت ئەو خانانە وا لێکا تەکەیوفەکە و تحملی ئەو جۆرە ڕاهێنانەکەن و ئاسانە بۆ ئەوان کۆنتترۆلی جسمی خۆیان بکەن بەڵام ئەمەی تریان کە وەرزش بۆ هەمووانە بە تاکید ئێمە ئەگەر بتوانین ئەوان جاری وایگاتە هەفتەی 6 ڕۆژ ح ڕۆژ لە ح ڕۆژەکە دووجار دووبارەیەکەن و گاتە 10 بۆ 12 وحدی تەدریبی لە هەفتەیەکە دووبارەکەنەوە بەڵام بۆ کەسانی ئاسایی وەکو بە ڕێزت باسیەکەی بەڵێ ئەگەر هەفتەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ بتوانین ڕاهێنانەکان ئەنجابی 2 ڕۆژ پشووە بێ لە هەفتەکە بۆ ئەوەی ئەو خانە لە ناوچوانت بۆ ئەوەی ئەو ماسوولکانت کە هەندێک ئازار پێیا بێ جونگەکانت کۆمەڵشتن جیازی عسەبی مرکزی و سیگناڵانی ئەینێرێ بە باشی بگەڕێتەوە باری سروشتی خۆی و ئیشکە باشتر وایەتەوە چەند ڕۆژێک پشوو هەبێ لە ماوەی هەفتەکە هەمووی بەسەریەکەوە نەکەی 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ لە هەفتەیەکە ڕۆژی سعاتێک بۆ سعات و نوێک زۆر نۆرمالەوە سوودی جۆری وەرزشێک بێسە هۆڵەکانی جەمداخراون چ هۆڵ وەرشێک بکەین کە ئێمە توانین سوودی لێ ببینین بەڵێ ئەمە مشکلی لێرە بەپی تەمەنەکانە گۆڕێ ینی ئەوانەی کە تەمەێکی گەنجیان هەیە لە خوارسی ساڵەوەن ئەوانە توانن هەندی ڕاکردن لەسەر جیاز مەسەلەن پاسکیل مەسەلەن شاغڕەوی کۆمەڵی وەرزشەیە توان ئەوانە بکەن هیچ کەشیان بۆ دروست ناکە بەڵام لە دوای تەمەنی 30 ساڵ و ئەوانەوە کە ئیتر خانەکانی مرۆڤەرە و داڕوخان ئەڕوادە و خانانی کە دروستیەکەی کەمتر لەوەی کە ئەڕوخێ لە جیسم تاوە خانە ڕوخاوەکان زیاترە بێ باشتر وایە تۆ احتیفاظ بەبوونی جسمی خۆتەوە بکەی و وەرزشی ڕۆیشتن باشترین وەرزشە بۆ ئەو کەسانە و سوودی زۆرە بێ کە وەرزشی ڕۆشن خۆی تەبیعەتێکی هەیە ئەگەر نیو سەعات بڕۆی دوای نیو سەعات دانیشتنیش ئەچی زەڵسیفەکانیشت بەردەوامن لە سووتانی چۆری و بەردەوامن لە ئیشکردنیان بۆیە وەرزشی ڕۆیشتن دوو سیستمی هەیە طبعا ئەتوانی بە خاو بڕۆی ئەتوانی بە خێرایی بڕۆی ئەوە ئەکەوێتە سەر ئەو کەسەی کە ڕاهێنانەکەت بۆ دانێ یاخود ئەو کەسەی کە سەرپەرشتی دەکات چونکە بەڕاستی ئەمەش کێشەیە یعنی تۆ بتەوی وەرزشی عشوایی بکەی و لە خۆتەوە پێشکەوی ئێمە هەمانە ئەڵێ هەفتەی 5 ڕۆژ 6 ڕۆژ ڕاهێنانەکەم و بەردەوامیش ڕاکەم بە چونکە خۆی ئەیکا زانیاریی وای نیە لەسەر بابەتەکە لەوانێ زۆر سوود وەرنەگیری و هەندێک جا زەرریشی پێگەێنێ بۆیە باشتر وایە ئەگەر کەسێکیان شک بر پرسی پێ بکەن و ئێمە کەسی وەرزشیمان زۆرە لە وڵاتە کەسانی پسپۆرمان زۆرە توان پرسیارێکی پێ بکەن بۆ ئامەکەی ڕێڕۆشتنی خێرا باشترە هێواش ئێمە هەر دوستمەکە پێڕەوە کرێ زۆر ئاسایە ئەگەر خێرا ڕۆشتێ بێت کاتەکەی کەم بێ وەختەکەی ئەگەر هێواش ڕۆشتی ئەبێ کاتەکەی زۆر بێ بەڵام بۆ خێرا بڕۆی چەند سعات پێویستەوە بۆ ئەکوێتە سەر توانای ئەو کەسە سەر ڕاهێنانی ئەو کەسە مەسەرەن بۆ نمونە ئەگەر تۆ بتوانانی 6 مانگ بەردەوام بوو بیت لە ڕۆیشتن تو ئەتوانی بە خێرایی سعاتێک بڕۆی بەڵام کەسێکەگە 2 مانگ بێدەسی کرد بێ بە ڕۆیشتن ئەتوانێت 20 دقیقە بڕۆ یعنی ئەمە کەوێتە سەر توانای بەشەرەکە پشوو وەرگرتن چۆنە دکتۆر ئەنیێتوانی بۆ نمونە کە ڕێ ڕۆشتنەکەی پشوو وەرگری لە نێوانەکەی یان نەبێ بە سەریەکەوە هەمووی لە ڕۆشتنات ئێمە جۆرێک تدریبمانێ پێوتێت تدریبی سمراری تدریبی بەردەوام ئەو جۆرە تدریبە لە زانستی ڕاهێنانە کە پێوتێت تدریب بەردەوام پشوو نییە لە بینی تکرارەکانی یعنی هیچ پشوێکی تیانە تۆ کاتێکت هەیە ئەڕۆی بەڵام ئەو خواردن شتانە طبیعیە بەڵام دانیشتن و ئەوە هیچ سوودێکت پێ ناگەێنێت کە ئەتگەێنێتەوە لە دانەکانی دڵ دەگەێنێتەوە باری سروشتی خۆی ئەو کاتە دیسانەوە تۆ بێ لە سفرەوە دەست پێ بکەیتەوە بۆیە ئەو تەمرینانە لەبەر ئەوی شدەکەی کەمە توندی تدریبەکە کەمە مەسافەکەی زۆرە بۆیە باشتر وایە تۆ پشوو وەرنگی لە بینەوە ڕاهێنان تا تەمرینەکان تەواوکەی هەندێک کەس سەڵێن بۆ نمونە ئاڕەکردنەوە بەرزبوونەوەی لێدانی دڵ ئەمانە نیشانەیە بۆ کەسەکە سوودی لەو بابەتە وەرگرتووە بەرزی لێدانەکانی دڵ بۆ سەر و 180 و تا 200 سەر و 200 بۆ ئەو کەسانی کە وەرزشەوانن ئەوە نیشانەیە بۆ ئەوەی کە ئەمە گەشتۆتە زۆر ئاستێکی باش لە کۆئەندامی لە پێشخستنی کۆئەندامی دڵی ئەم وەرزشەوانە بەتاکید بورە منە بووە لە ناسادنەکە سەرەتا بموتە بەڕێزشان ڕاهێنەری گۆڕپان و مەدانی یانی سیروانی دەوڵەتیم ڕاهێنانی منتەخەب عێراقیش ینی بێگومان ئێمە بۆی بابەتەکەمان بەڕێسمان هەڵبژاردۆ لە هەموو ڕوویەکەوە چی لە فیسۆلۆجیاکە بێت چ لە ڕاهێنانەکە بێمانە
شارەزایەکی باشتان لە خزمەتی هەر کەسێک دەستان خۆش بگەڕێن سەر پرسیارە کەوتمان کەسێک کە ئارەق کاتویان لێدانی دڵی بەرز بێتەوە ینی هەندێک کەس ئەڵێ مەرجار کە وەرزشت کرد ئارەق بکەیتەوە بۆ ئەوەی کە چەوری بتوێنیتەوە سەریکە ئەو ئارەقکردنەوەیە ئێستا بۆت باسەکە مەوزۆی لێدانەکانی دڵ چۆنە کەسێک کە تۆ بەردەوامی لە وەرزشکردن لەسەر و 5 مانگ 6 مانگەوە بەردەوامی بە شێوەیەکی منتەزم هەفتەی 4 ڕۆژ ڕۆژی سەعاتونێ بۆ 2 سەعات ڕاهێنانەکەی چەند گۆڕانکاریی فسیۆلۆژی دروست دەبێت لەسەر جیازی دڵت یەکێ لەوانە حەزی دڵ گەورە ناقص تەمەنی خۆت ئەوە ڕاستە ئەوە BMI ئەوە ئاساییە ئەوە بۆ ئەوەیە کە تۆ بزانی کێشت بەرزیان نزمەوە باسیەکەین بەس من ئەو گۆڕانکاریانەیە کە وەرزش دروستێکا لەسەر لێدانەکانی دڵ و ئەو مؤشری کە بەڕێستەڵێ ئایا ئەمە مؤشرێکە بۆی تۆ وەرزشەوانێکی باشی یاخود مؤشرێکی بۆی سوودی لە وەرزشەکە وەرگێتووە طبعاً ئەوانی کە وەرزشەکەن حەجمی دڵیشان لەگەڵ یا تۆزە گەورە ئەبێ مولو لە خوێنەکان و بۆرە خوێنەکان و خوێنەر و خوێنبەرەکان لەگەڵ یا گەورە ئەبن و لێدانەکانی دڵیان لە کاتی پشووە گەڕێتەوە بۆ 50 بۆ 55 لیان لە دقەیەکە کامە لە کەسێکی نۆرماڵە سەر و هەفتا لیانە بەڵام ئەوان لێدانەکانی دڵیان زۆرکەم بۆ ئەوەی بۆیە یعنی لەبەرم هۆکارە کەمی لێدانەکانی دڵ لە کاتی پشووە لە کاتێکە کە تۆ دانیشتووی بەڵگەیە بۆ ئەوەی تۆ وەرزشەوانێکی باشیت و گۆڕانکاری بەسەر کۆئەندامی دڵتا هاتووە و بەعکسیشەوە لە کاتی طبعاً پستانی خوێنیش بە هەماشەوە لە کاتی دانیشتن و پشووە فشاری خوێن لەسەر بۆرە خوێنەکانی تۆ هێندەکەمە کە بۆ کەسێکی تر نەخۆشیە بەڵام بۆ تۆ زۆر ئاساییە کە دڵت گەورە بۆ لێدانەکانی دڵ گەورە ئینتاژی دڵ زیاتر بێ دەفعی قەلبی زیاتر بێ پاڵانی خوێنە زیاتر بێ بۆیە ئەمانە و ئەکات کە تۆ لە کاتی پشووە لێدانەکانی دڵ زۆر کەم بێ و لە کاتی وەرزشە لێدانەکانی دڵ جاری وایە گاتە 270 280 لیان لە دقەیەکە کە حالە حریجەیە یعنی ئەمە بۆ کەسێکی تر تەحملی ناکە بەڵام تۆ وەرزشەوانێکی باشی تو وەرزشت کردووە ئەم گۆڕانکاریە فسیۆلۆژیانە بەسەر جیازی دڵتا هاتووە بەڵێ بۆ ئارەقکردنەوە بۆ ئارەقکردنەوەش سەریکە ئێمە ئەبێ لەشت تەماسی هەبێ لەگەڵ دەرەوە یعنی ئێمە بەس لەبەرکردنی بەدلە مامۆستا لەبەرکردنی بەدلەی نایلۆن خۆ ئاڵاندن و کۆرسیە و بەستن و نازانم ئەمنۆ عشتانە و قەمسەڵە لەبەرکردن لە هاوینە بڵی با عەرەق بکەمەوە ئەمانە هیچی لە ناو زانستی ڕاهێنانە جێگەی نابێتەوە و بگرە ئەمانە زۆر خراپن و ئەگەڕێتەوە بۆ جیسمەوە لە ڕێگەی پێستەوە عەرەقە ئەگەڕێتەوە دەوەخان و کۆمەڵە شتێک بۆ دروستەکە کە زۆر زەرەرت لێە بۆیە ئەبێ جیسمی مرۆڤ کاتێک کە وەرزشەکە لەگەڵ هەوا تەماسی هەبێ هەوا گۆرکەی هەبێ واتام عەرەقە بێتە دەرەوە وشک بێتەوە لە شتوانای ئەوە هەبێ عەرەقی تر دەرکاتەوە بۆیە ئەمانە هیچ دانستی نییە کە تۆ عەرەقکردنەوەیکی زۆر بکەی بە بەڵگەی ئەوەی کە تۆ سوودت لە تەمرینەکەوێت لەوانەیە جلەکەت جلێکی نایلۆن بێ لەبەرت کرد بێکە و ئەکا ئەو ئەوەی کە یەتە دەرەوە دیسان ئەگەڕێتەوە بە واستەکەی ئەمە سوودەیە نا پێویست بەوە ناکات یعنی هەر کاتێک تۆ ئیش لەگەڵ چێکی ئیش لەگەڵ کاتی تەمرینەکە ئیش لەگەڵ ئەوەکەی کە مەسافەکە چەند بڕیوە کالۆری چەند سووتانوە باشە گەرمی چەند سووتانوە ئەمانە ئیش لەگەڵ ئەمانە ئاکە ئیش لەسەر ئەوە مەکە تۆ چەند عەرەق کردوتەوە چەنە ئۆپلیکیشنانەی کا لە ناو مۆبایلەکان هەن ئێستا ئەتوانێت پشتی پێ بەسرێ بۆ مەستەی کالۆری ئەو بابەتانە بەڵێ خراپ نییە چونکە ئێمە ڕۆژانە ئەزانین بۆ ڕەگەزی پیا و پێویستی بە 2500 کالۆری هەیە لە ڕۆژێکا بۆ ئەنجامدانی ئیشەکانی چەندی سووتێنێ باشە لەوە 1500 سووتێنێ بێ 1000 سووتێنێ چونکە گەرنەی سووتێنی کەڵەکە ئەبێ لە جیسمتا کە کەڵەکە بۆ ڕۆژی دووەم ئەمانە ئەبێت چۆری ژێر پێست و مشکلێ بۆ ئافرەتانش 1500 ئاساییە ئەبێ وردەوە تقریبا 500 تا 800 سووتێنش کە نابێ بمێنێتەوە لە شابە ئەوی تیشی کە ئەمێنێتەوە زیاتر بۆ هەندێکی شوکاری ناوماڵ باشترین کات ئێستا بۆ وەرزشکردن چ کاتێکە بڵێ ئەو کاتێکە تۆ ئیقاعی حەیویت باش بێ ئیقاعی حەیوی بەسم لە چییە مەبەسم لەوەیە تۆ لە ڕووی خۆراکەوە خواردنت خوارد بێ ینی بەیانی زوو پێویست ناکە لە خەوەستانی وەرزش دەست پێ بکەین هیچ شێوەک شەر نییە هیچ شێوەک شەر نیە ئەمە بۆ چوونێکی هەڵەیەکە ئێمە هەستکەین بڵ ئیلا چواری بەیانی باشە و پێنجی بەیانی نە تۆ ئەگەر شەو سەعات 1 و 2 خەوتبی چواری بەیانی چۆن ڕاضەکەی تۆ زەرر بە خانەکان تەگەێنی تۆ مەشاکیل بۆ خانەکان و بۆ ماسووکەکانت ئەبێت تاو ریلاکس بی اینجا ئەبێ لە 6 ساعت بۆ 7 ساعت کەمتر نەخەوتبیت ئەبێ خواردنی باشت هەبێ ئەبێت دووربی لە جەنجاڵی چکە مشکلە یەکی لە هەر شتەکان ئەو زەختە نەفسیەکە لەسەر ئێمە هەیە نابێت تۆ زەختی نفسی تەبێ نابێت تۆ بانی ساعت 5 سیلۆدەکی نفسی لەسرت بێت و خەوت بێت و چاوت بنوقی وشانە یعنی مشکلی گەورەترین شت بابەتەکە ئەوە نییە بە کورتەکەی بڵێ بە زۆر وەرزشەکەم نا بە زۆر وەرزشەکەم نه بە زۆر وەرزش مەکە مستحیلە بە زۆر وەرزشکردن سوودی نییە زەرریە چونکە تۆ ئەبێ ئامادەبی وەکو پێم وتی ئیقاعی حەیویت ئامادە بێ ئێمە ئیقاعمانە بێ لەو کاتە
ئامادە بین لە ڕووی جەستەیی و بەس خۆراکی ئەوەی و هەموو هەڵێن بۆ شتێکەوە. منە بەیانیان کەش و هەوا سافات توانی هەوایەکی زۆر پاک هەڵبژی ئەوانە ینی ئێمە ئەگەر ئێوارە بێ ڕۆژ بێنی وەڕۆ بێ بچیتە شوێنێکەوە کە ئاوهەوا بێ کێشەنیە، ینی ئێمە ڕژی ئۆکسسیجین لە وڵاتی ئێمە باشە، ینی خراپ نییە، ئەوە نەمان شەریکات و معاملی وانە کە بڵین دۆمۆکسیدی کاربۆمان هێندە زۆرە بەڕۆکێشەمان زۆریان ڕاگیراون بەڵێ بەس زەختی بڵێ بەتابەتی و معاملانش کەسە لە هەموو دنیا ڕاگیرەوە ئەنجا زەختە نەفسیش کاگڕێبین، ینی من ئەڵم کاتێک کاچی بۆ تەمرین بەدەر لە خۆراک و بەدەر لە ئیقع و بەدەر لە شتانش تۆ نابێ مشکلت هەبێ نابێ مۆبایلەکەت بەجۆ و بە تەلەفۆن قسە بکەیت و بڵێ ئەڕۆم بەڕێگایە و هەم تەلەفۆنەکەش مەکەم و هەم وەردشی ژەکە زۆر کەسێ بەڵام هیتفۆنی لێ بڵێ هیتفۆن لەکوێ قسە ئەکات و هاوارەکات و مەشاکلەکان لە گۆرانی موسیقێکە ئەمانە ئاسەیە شتێکی هادی بە زەختی ئەوە نەبێت کە زاڵ بێ بەسەرتەوە چونکە ئەمە بێتە هۆی چی بێتە هۆی ڕژێنی هۆرمۆنی کۆرتیزۆل لە مێشکا و ئەمانە کێشێ و ئەوایەقێکی زۆر گەورە دروستەکەن بۆ جیازی مەناعی مرۆڤ. یعنی یەکێ لە مشکلەکان و تەدمیرکردنی جیازی مەناعی مرۆڤ ئەو جەنجاڵی و مێشک و زەختەیەکە لەسەر خێراش نا گۆرانی خێرا و بازێ ینی ئێستا شتێک نێ زانستی ڕاهێنانە من ئێستا دایمەن لە قاعەکان ئێمە یاریزانەکانمان بە حکمی یان و ئەوانە چین ڕاهێنانەکەین یعنی بڕاب کە جاری وایە لە قاعەکە هەندە سەوتی گۆرانیەکان و شتەکان بەرزەکە کە ئەم یاریزانە نازان جاری وایە 100 کیلۆ بەرزەکات و چۆن لە دەستی ناکەوێتە خوارە چۆن خەیاڵی ناڕابۆ لای ئەو گۆرانیە کە ئاساییە مۆسیقا خراپ نییە مۆسیقا گوێگرتن و ئەوانە خراپ نییە بەڵام بە شەرتێ بەهێمنی بێ ئەوە نەبێت کە ئەو زاڵ بێ بەسەر توە بەدەر لە مۆسیقاکە تۆ گوێت لە دەریشەوە بێت لە ژینگەدا نەبڕێت تێکچوونی ژەمەکانی نانخواردەمان ئێستا وەکو گوتم ینی خەڵکێ درنگ لە خەڵ هەڵستێت نانی بەیانی و نیوەڕۆ پێکەوە کات دواتر ئێوارە نانێکە خوات ئەمانە یان ئێستا بە دیوێکی کە ڕۆژگار درێژ بووە لەو نێوانەیە چی بخورێ باشترانی هەندێک سپۆری خۆراکیمان هەیەڵێ میوە بخۆ هەندێکی دیکانڵە نا میوە شەکری زۆری تیا مەیخۆ ئێوەکو پسپۆرەکانی لە هەردوو بوارەکەیە ئەکادیمیان هەم شارەزان و ڕایە نەریشن هەم خەڵک چی بخۆیانی ئەگەر خشتەیەک دابنی بۆ کەسێک چۆن بۆی دانیتەوە بەڵێ تەوان تۆ ئێمە لە وڵاتی ئێمە بەداخۆی ئەمە شتێکمان هەیە کە سانداتە پێوتە سێژەم ئەم سێژەمە مشکلی زۆر بۆ دروست کردوین چونکە بینیان هەیە برسی دەبێتەوە لە ژەم یەکەم تا ژەمی دووەم برسی دەبێتەوە ینی هەموو ژەمەکان تۆ ئەخۆی باشیش ئەخۆی و بە تایبەتی ژەمی ئەواران کە کێشی زۆر گەورەمان بۆ دروستەکات چونکە توانای هەرسکردن و توانای جوڵە و توانای ماسوولکان و نردنی سیگناڵەکان ناوەدە کۆئەندامی دەمار بۆ دەوری ئەو ماسوولکە شەبەکە کارەبای ئەو ماسوولکانەی کە لە دەوری کۆئەندامی هەرسی ئێمە هەیە لەو کاتە تۆزە لاوازە و ئەو خواردنە ئەمێنێتەوە بۆ ڕۆژی داهاتوو و ئەوەیە کاڵێن سوارە و گەرمی پێوەکان ئەمێنێتەوە لە لەشتا با بڵێن گەرمۆکەکان سوارە حرارەکان ئەمێنێتەوە قورسایی بۆ دوکالۆرەکان ئەمێنێتەوە دوای ئەبکاڵەکە بێ لە جسمتا بۆیە باشتر وایە ژەمی یەکەمیان کە پێوتێ بەیانی هەرچەنێک خۆی کێشەنیە و بگرە زۆر باشیشە چونکە خواردنی بەیانی طبیعەتێکی هەبێت هۆی ئەکتیڤکردنی کۆئەندامی دڵ و هەناس نانی بەیانی نانی بەیانی زۆر باشە بە من و تو قەیماغ نەخوێ وتم ئەوە تۆ ئەوانەی کە کێشی چۆری و کۆمەڵێ شتیان هەیە بە تاکید دوورکەونەوە لە ئەو خواردنە چۆری حیوانیانی کە هەیە وەکو قەیماغ وەکو کۆمەڵێشت خۆشی بەیانیان زۆرە مەسەلەن شیر هەیە نسبەی چۆریەکەی کەمە ماسەیە نسبەی چۆریەکەی زۆرە ئەگەر بۆ خۆت یعنی دائیمەن خۆ لەو نسبە چۆریانە ئێمە شتێکی شەیە کاگرەبین بە زۆر خۆمان لە چۆری دوور نەخێنەوە چونکە کۆمەڵە ڤیتامینمان هەیە لە ناو چۆریەکانە ئەتوێنەوە یعنی زۆر زەویشە لەوانە ڤیتامین دی شەکەلەوەکەی ئەمانە ڤیتامینانە پێویستن تۆ لەش چۆریت هەبێ بۆ ئەی بتوانێت ئەو ڤیتامینانە بتوانێتەوە تەوزیعکا بەسەرخانەکانی لەشە بەڵام بە عقلانە عنی تۆ چی ئەخۆی وەکو چۆر بێ ئێمە زەیتی زەیتونمانێت توانی بەکاری بێنی ئەتوان هەر خۆی لە ناو خۆراکەکانە کۆمەڵی بەڵێ بایم کۆمەڵە شتەیە کە نسبەتی چۆری باشیتی ئەوە خواردنی هیچ طبیعیە خۆی مناڵێن برنج مەخۆش لە مەخۆ گۆشتی حیوان مەخۆ ئەوە مەخۆ هەمووی ئەتوانی بخۆی بەڵام بە شێوەیەکی وابێت بەڵێ کە نەگاتە حەدی ئیشباع و تێربوون و سەر و تێربوون کە ئەمانە ئەبێ بە کەڵەکە و لە نێو مایتۆکۆندریاکۆ ئەبێتەوە پاشان پڕ ئەبێت و ئەگۆڕێ بۆ گلیسێڵدیهای دیسیانی و بۆ چۆری و زەرت پێگەێنێ بۆیە ئاساییە ئێمە بەیانیان نانی بەیانیت چێک بخۆین کێشەمان نیە زۆر باشیشە و بگرە ئەبێتەوە ئەکتیڤکردنی مائیدە و کارێکی واکە ئەو خواردانی کە دوێنی ئەوانش لە مائیدە ماونێتەوە ئەکتیڤێکاتەوەی با بە کۆئەندامی هەرس و دوای خواردنی نیوەڕۆ ئەمێنێتەوە ئەوەش ئاساییە خواردنی وەڕۆژ چونکە تۆ کارت لە بەردەماماوە و لەوانەشە دوای خواردنی وەڕۆ بە چەند سەعاتێک باشترین کات بۆ وەردەشکردن 2 سەعات دوای ناخواردنە بۆی تەواو خانەکان تەوزیعەکە بەسەر خانەکان هەموو کاتێککە نانت خوارد 2 ساعت دوای وەرزشکەی زۆر باش ئێمە لە حیاتی ڕاضی خۆمان ناڵێن 2.5 بۆ 3 چونکە ڕاضی قولفەکەی ئێمە ڕێن مسابقە ئەەکەین ئەبێ هیچ لە مائیدەتان هەندێک کەسێ من ئەڵێ ناڕەحەتە بم کاتێک ئەوە تەمانەوە زۆر خۆریە ئەوە هیچ بەڵام ئەڵێم بۆ من مائیدەم ناڕەحەتە مێ چمۆشی بکەم ئیسراحەت بکەم
معدەی ناڕەحەتە وەرزشێک بکە ئیسراحەت بکە ینی زۆری خواردووە معدەی قورس کردەوە کورتیەکەی ئێوێ بۆشەکە خۆی کێشەکەەوەیە بۆ زۆرت خوارد ینی بۆ خۆت گانەوە حاڵەتە خواردوێتی بۆ خۆت گانەوە حاڵەتە بەڵام هەندێک جوڵە یعنی خۆ تۆ ناتوانین ڕاضە بکەیت چونکە من پێ دەڵم لەو کاتانە کە تۆ خواردن ئەخۆیت و مەعیدەت سڕ ئەبێ بەڵێ بابەتە زانستێکەوە کە خوێن ناچێت بۆ مەعیدە بزەبێت سیگنال ناڕوە ناودە کۆندامی دەماری شۆی ئاز ناڕە بۆ ئەکتیڤکردنی و ماسولکانە و کرژبوون و خاوبوون و تەقەڵۆسی کێشت بۆ دروستەکە ینی تۆ خەوە بات و کێشت بۆ دروستەکە و مەشە بۆ ناچاری باشتر وە فترێک بۆسی دو ساعاتێک بۆ ئەوی ئەو خواردنت تەنزیم بێت و کۆندام فسیۆلۆجیەکانی لەشت بگەڕنەوە بارە سروشتی خۆیان و هاوڕێکیەک دروستکەن و پاشان بڕی وەرزش باشە ئەمە خواردن کاتم نەماوە یەک خشتم بۆ دابنێ کۆکو گوتم ئەنی بۆ کەسێک کە زوو لە خەو هەڵەستێ لەوانەیە سا حەوت لە خەو هەستێ بۆ کەسێکیش بۆ نە 11 12 لە خەو هەڵەستێ ئەم دوو شخصا چۆن خشتەیەکیان هەبێ هەم بۆ وەرزشکردنەکە هەم بۆ نانخواردنەکە بۆی تەندروست بن بەڵێ ئێمە ئەگەر پێڕەوی سێژەمەکەی خۆمان بکەین وەکو پێم وتی ئەبێ ئەو کاتێک کە هەڵەسی تۆ ناوێنی بەیانی خواردنێکی باش بخۆی باشە کە تۆ لە خەوە هەستاوی ئەو خواردنە باشە چونکە ئەو خواردنەوەکو پێم وتی ئەکتیوی ماعیداکە ئەکتیوی کۆمەڵە شتەکات و کۆمەڵە مەشاکل چۆری شتی دیسان ئەوانی کە ماونێتەوە خواردنانی لە ناو ماعیدا هەرسێکە پاشان دوای ئەوە بە چەند ساعتێکە توانی نایبنی نانی نیۆڕۆ ساعت 4 5 جاگە تۆ درەنگەستاوی و یاخود ئەگەر بەیانە ساعت 12 نیۆڕۆی نانە خۆی نان بخۆی بەڵام لە دوای ئەوە باشتر وایە بجوڵی بڕی بۆ وەرزشکردن یاخود بڕی بۆ ئیش و کارەکانی بەڵێ بەڵام شەوان ئەوەی کە ئەمێنێتەوە ژەمی سێمیانە کە ئەوە کێشت بۆ دروستەکە ئایا لای تۆ حوتی ئەوارەیە یا دوانزەی شەوە هەر کاتیشیانە یعنی لەم کاتانە ئەو جۆرە خواردنی شەوان ئەمێنێتەوە خواردنی شەوان توانێت هەرسکردنیت نییە بە حکمی خۆت یعنی مەزاجت نییە زۆرێک لە ئیشوکارت بەڕێ کردووەتەوە پاڵکەوی لە ماڵەوە و ئەو خواردنە شتێ ئەوە بێت چۆری ژێرپێست و مشاکلوە ئەبێ بە چۆری ناو خوێنیش کۆلسترۆل بۆ دروستەکە و مشاکلی زۆر مشکلت بۆ دروستە بەڵام باشترین شت ئەوەیە کە مرۆڤ بتوانێت پێڕەوی پێنجژەمێکە بکە کە دایم خۆری کەم خۆر ئەوە زۆر باشە هەمە عیدەت عزیێتی نابێ هەمەتوانی پێنجەمیش پێی ڕێو بکەی بەڵام هەمیشە خواردنی سوک بەڵام دایم ئێمە ئاگامان لەوە بێ خواردنەکانمان با منەوە بێ با زەڵاتی تیاابێ با لیمۆ و کاهوو ئەو نوع خواردنانی لەگەڵا بێ با کۆمەڵشتی تیاابێ کە وا بکات یارمەتی لە مۆرزە ینی مۆرزە خۆشببختانە لای خۆمان زۆر هەیە دائیمە هەر خواردنەکە نەبێ با ئەوە بێت ئەو خواردنانش بێ کە یارمەتی ئۆکسانی و خۆراکانە بن و تەوزیحیان بەسەر خانەکانی لە شاو و نسبەتێک ڤیتامین سی و نسبەتێک شتیان تابێ هەم جیازی مانەعمانی پێ بکە هەمووای ئەکتیوی ماعیدەش بکەن بۆی بتوانن و خواردنانە بە شوێکی باشە زەڵاتە بەتاکی لە 100 وتو بە من پێش خواردن بە زەڵاتە دەست پێ بکە زەڵاتە پێش خواردن زۆر باشە بۆچی چکە یەکەم ئەو خواردنی کە لە بەردەم تا زۆر نایخۆی بە زەڵاتەکە نیوەتێرێگە بیت و بگرێ لەوەش ینی زۆر ئەڵێ زەڵاتە موشەهیە بەڵام لەو دقیقە ماعیدە شتێگە خوارد ئەگە زەڵاتە بخۆی دە دقەیەک بۆستی ئەنجانان بخۆی ئەو کاتە توانێت خواردنەکە نامێنێ بەڵام ئەگە لەگە زەڵاتەکە نانخۆی بە تاکی خواردنەکە ئەخۆی چکە ماعیدە طبیعەت ئەنزیمی شێ لە ماعیدا دەریەکە ئەمە بەسمەوە بوو یعنی دوای چارێکێک ناخوارد زەڵاتەکان کە تۆی خۆت و خۆت مەشغوڵەکەی ئەگە دەدەقە چارێکی بۆسی و کاتە ماعیدە خۆی داوای خواردن ناکاوە و خواردنی کاتە کەمەی خۆی ئەو خواردن لە پێش ناخواردن زۆر باشە دیسان هۆکارێکە بۆ ئەوەی کە تۆ زۆر نەخۆی خواردنە تەوەفانەکات و ماعیدە بچووگەکاتەوە سەری خاد و ئەتوانی ئەو کاتە نسبەتێکی کەم خواردن خۆی پێی تێرە خۆی یعنی ئەمانە هەمووی فەرم ئەو گەرم و لیمۆ بەیانیان زۆر گرنگە هەم ڤیتامین سی بۆ جیازی مەناعە باشە هەم یارمەتی ئەوە ئایا کە بەیانیان باش بخۆی بۆ ئەوی کە بتوانی ئەو خۆراکی کە دوێنێ شەو ئەو کاتە خواردوتە هەرسی بکات و ژەمێکی خۆراکی بەیانی جواد لێ ئەکا کە تۆ ئامادە دەکات هەتانی وەڕە ساعات 1 و 2 بە زۆر چالاکانە ئیشوکارەکان شەوتت ئەگەر حەوت بەیان 12 بێ لای تۆ هەر کامێکیان بێ کۆتا ژەم کە بمانەوە بیخۆین چی بخورێ لە جێگەیەکەنان نەخورێ بۆ ئەوەی کە بتوانین ینی ئەگەر کەسێک سەوەکو گوتم ینی خەڵک درەنگە خێوێ ساحوتی ئێوارە برسی بووە ئەگەر تەنها بۆ منە زەڵاتەیەک خۆیان بابەتێک خوا ئەم کەسە بەرگەگرێت تا 2-3 شەویش بۆ نمێنێتەوە نەخێوە برسینەوێ بەڵێ توانی تۆ مەسەلەن بۆ نمەگە شیل و برنج و شتێ داوەتیش بی لە شوێنێ توانی خۆت بە شلەکە و بە کۆمەڵە شتەوە خەریب بکەی لەگەڵ یا سوپ بخۆی لەگەڵ یا زەڵاتە بخۆی لەگەڵ یا شت بخۆی ینی شەرت نیە ئیلا برنجەکە بخۆیتەوە تێربیت ینی شتی تر زۆرە میوە بخۆی چەرەسات بخۆی لەو بەینانە گوێ زووبایم و کۆمەڵە شت بخۆی کە ئیسفادەیان هەیە کالۆری زۆرە بڵکەویتەوە لە گڵۆبڵ ڕۆژە بەڵێ تۆزێ گڵۆبە ڕۆژە و بەعزەشت بەڵەوانە کالۆریان بەرزە بە تاکی دوایە بەڵام ئەتوانی تۆ زەڵاتە و کۆمەڵی خواردن و میوە و سوپ و ئەو شتانی ساعت حوت خواردنمان لە خواردنیەوە میوە یان چەرسمان لە خواردنی ڕقە خواردنیوانی کە ڕیشاڵ و فایبەریان زۆرە مەسەن ئەو خواردانە وەکو برنج وەکو گۆشت وەکو گۆشتی سوور و ئەمانە مشکلت بۆ دروستەکان ئەجینا لەوانەیە سوپی مریشێکی سنگی مریشێکی یاخود ماسیە ئەو
خواردانە کەشێکی وات بۆ دروست ناکەن بەس هەوڵبێ زۆر ماوادی کاربۆیدراتی لەگەڵانە بێ هەوڵبێ زۆر ماوادی پرۆتینی لەگەڵانە بێ یعنی کاتەکە تێپەڕێنی و ئەو خواردنەشی کە ژەمی دووەم خواردوتەکەمێ پێڵی نێوەڕۆ زۆر کاریگەری هەیە لەسەر ئەویان ئەگەر باش بخۆی و خواردنەکەت بە شێوەیەک بێ ئەتوانی تعویزی ئەو بێتەوە کە ماوەیەکی زۆر بەرگە بگری و ئێوارە برسید نەبێ بۆیە خواردنی بەیانی و نیوەڕۆ زەرورە بۆ ئەوی کە تۆ بەرگە بگری شەوتوانی خواردنێکی زۆر نەخۆی ژەمی دووەم هەرچی بێگرفتت نییە نه هەرچێک بێت کە ئێمە شتێکمانەیە عەرەبەکانڵێن تغەدە و تمەدە یعنی لەسەری ڕۆی تغەدە و تمەشە شەوان تاشە و تمەشە تغەدە و تمەدە یعنی تۆ ئەگەر شەوان ئەگەر نان خوارد ئیلا ئەبێ لەسەری بڕێ بەڵام چێشەکە ئێمە ناڕۆی بەڵام ئەوی شەو ڕاهێنانیش بکەی گرفتت نابێت چی گرت ڕۆشتن ڕاهێنانی ڕۆشتن لە پارکەکان لەو شوێنانەوە لەو پارکەکان ینی ئەگەر ژەمەکەی شەویشت هەبێت دوای ئەوە دوای 2 ساعتەکە بچی ڕاهێنانی لەسەرکەی گرفت نییە ئێمە کێشەمانێ بەڵام هەرەبێت 2 ساعتێک ڕێز لە بینی خواردنەکە وەردشەکە هەبێ تەمرینی شەوان زۆر تەنها بۆ ئەوەیە کە ئەو خواردنە تۆزە لە ماعیدا یارمەتی چالاکردنی ئەو ئەنزیم و هینانایە بۆ ئەی هەرسی خواردنەکە بکەودا بەشیکە بەڵام تەمرینی شەوان لە پارک و شوێنەکانە تۆزی کێشەکەی ئەوەیە کە دۆمۆکسیدی کاربۆن زۆرە لەو شوێنانە ئەبێ لە شوێنێک بێ هەوڵبەی کە سوود بە وەرزشەکە بگەێنی وەرزشەکەش زیاتر تەنها ڕۆیشتنت کە ناتوانانی وەرزشی تەرەنجام بی ینی لە شەوە وەرزشکردن ناو پارکەکانە هەڵەیە خۆی لە ڕووی زانستیەوە ئێمازڵین دۆمۆکسیدی کاربۆن زۆرە لە پارکەکانە شەمانەوەکان مانەوانی شەو تەوێ بچی لە پارکێکا بمێنیتەوە نانێک خۆیان ئەو ئاساییە ئەوە زۆر گرفتت گرفتێک نیە من باسی وەرزشەکەین چونکە ئێمە لۆدێک لەسەر جیازی هەناسەمان دروزە بێ لە کاتی وەرزشکردە تەبادولی ئەمەلی ئێمە پێویستمان بە ئۆکسسیژینە یعنی پێویستمان بە ئۆکسسیژینێکی زۆرە بۆ ئەوەی چی بکە نەقڵ بێ بۆ سۆڕی خوێن و سۆڕی خوێنیش ئەو خواردنی کە خواردوتە دابەشیکا بەسەر خانەکانی لەشە بەڵام ئەگەر تۆ پێت نەگات چیەکە یعنی ئەو نیسبە ئۆکسسیژینەت پێ نەگات چیەکەی لە کاتی ڕاکردنەکە ناچاری ئێستا دیاردێک دکتۆر لای زۆر کەسەڵێن دەمامک بەکاربێنن نیکە لە پرسیارە گرنگەکان ئەوەیە وەرزش بەدەمام کەوا کرێ نه بۆ چونکەوە ڕێگریەکە لە گواستنەوەی گازەکان بۆ ناو ئێمە کە هەوا وەرەگرین تەنها ئۆکسسیژین وەرناگرین زۆر گازی ترەچێتە ناوکۆ ئەندامی هەناسەمانەوە وەلێەوە بە ئەمەلەی سووری خوێنی بچوشی پێوترێکە ئەمەلەیەکە لە بینی جیازی دڵ و کۆئەندامی هەناسەدانایە لە خوارەوە ئەم ئەمەلی تەبادلی گازیە دروزەبێت تەنها ئۆکسسیژینەکە وەرەگرێت و باقیکرێت ئەو کاتە تۆ ڕێگری لەوە ئەکەی کە نسبەتێکی هەوای زۆر بچێتە ناو ئێمە تەنها ئەوە ئێمە لە بواری زانستی توێژینەوەی زانستی بەکارمان هێناوە ئەو جۆرە ڕاهێنانە هایبۆکسینی پێڵێن کە قیناع بەکارێنین بۆ ئەو یاریزانە بۆ ماوەی مەسەلەن 3 مانگ هەفتەی 3 ڕۆژ تەمرینی پێەکەیم زانین دوای ئەوە کاریگەری توانێ وەرگرتنی ئۆکسسیژینی زۆر یا خودت ئەو یاریزانەی کە لە شوێنێکە تەمرینەکەن کە دۆمۆکسیدی کاربۆنی زۆرە شەوان ئەچێت تەدریبی پیاە مستیاریزان لە مستەوایەکی بەرزە بەڵام کاتەکەی دیاریکراوە بۆ ئەوەی تعود کە تەکەیف کا لەگەڵ کۆئەندامی بۆ وەرزشکاری دیکە بۆ کەسە ئاساییەکان ڕێوڕۆشنی ئاسایش پێویست ناکات دەمامکەتە بە هیچ شێوەیە ئۆکسسیژینی پێویست بە بەردەوام بە تایبەتی ئەمە هەموو تەمرینانی بەڕێزت باسی کرد تەمرینی تەدریبی ئیستیمراریە تەمرینی بەردەوامیە کە پشوونیە لە بینەکانیا تۆ پێویستە ئاو خۆی پێویستە هەوا بێتە ناو سیەکانتەوە بۆیە بەکارهێنانی دەمامک لە کاتی وەرزشکردنی سوودێکت پێ ناگەێنێ دکتۆر حامید پرۆفیسۆری یاریدەدە دکتۆرا لە فیسۆلۆژیای ڕاهێنان و خۆراکی وەرشی و ڕاهێنەری یانی وشی سیروانی نو و هەڵبژاردەی عێراق زۆر سپاس بۆ تۆری بەرنامەکە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانە دەچیت لە ناو بڕێک و دواتر دەگەڕێنەوە بۆ درێژەتان تەوەرەکانی دیکە بەرنامەکەمان.
دەچینە پارێزگای هەڵابجە بۆ لای فەرحان حەمەخان لە بەشێوەیەکی ڕاستەخۆ لەگەڵمان نابێت زانیاریەکانی ڕۆژمان پێڵێ. فەرحان نیوەڕۆت باش زانیاریەکانی ڕۆژ لە هەڵەبجە چینوە ئەگەر قسێک لەسەر بابەتی ڤایرۆسی کۆرۆنا بکەن لەبەرەوەی کە دەڵێن هەڵەبجە گرفتی هەیە لە ڕووی دابینەکردنی بوجە بۆیان. بەڵێ ڕێبین سڵاو لە تۆ لە تەواوی بینەرانی گەلی کوردستان دیارە زانیاریەکانی ئەمڕۆی پارێزگای هەڵەبجە بەم جۆرە بوون لە بەیانیدا لە کاتژمێر 2:30 سۆرۆکاتی زانکۆی هەڵەبجە هەڵمەتی دابشکردنی 5,000 دەمامکی لەناو پارێزگای هەڵەبجە ڕاگەیان کە لە هەڵمەتەکەدا 5,000 دەمامک بەسەر وڵاتیاندا دابشکرا کە یەک لە پارێزگاری هەڵەبجە و سۆرۆکی زانکۆی هەڵەبجە و بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ئامادەی بوون کە تێیدا دەمامکیان بەسەر هاوڵاتیاندا دابش کرد و هەڵمەتێکی وشاری بوو و هێمایەکیش بوو بۆ ئەوەی کە لە ئێستادا دۆخی تەندروستی لە هەڵەبجە ڕۆژ بە ڕۆژ بەرەو خراپبوون دەچێت. هێمایەک بوو بۆ 5,000 شەهیدی کیمیابارانی هەڵەبجە ئەو کارە ساتە نەخوازراوەی کە لە ڕابردوودا ڕوویاوە بۆ جارێکی دیکە ئازیزەکانمان لە دەست نەدەین لە ڕێگەی ئەم 5,000 دەمامکەوە مەسیجێک بگەێنرێت بە وڵاتیانی هەڵەبجە پابندی با بڵێن پابندی ڕێنمایە تەندروستەکان بن و پابندی ئەوە بن کە دەستکێش و دەمامک بەکاربێن بۆ ئەوەی کە چیدی ڕێگە لەم ڤایرۆسە بگیرێت. لە لایەکی دیکەوە کەمێک پێش ئێستا و لە نزیک گوندی گوڵب بەداخەوە تیمەکانی تەندروستی ناحیەی خورما لە کاتی ئەرکی فەرمی خۆیانداوە بەدەمەوەچوونی نەخۆشاندا ئۆتۆمبیلێکی نەخۆشخانەی شەید عەلی شیعە لە ناحیەی خورماڵ وەرگەڕا و بەداخەوە شۆفێرەکەی گیانی لەدەزاوە کارمەندێکی تەندروستیش بریندار بووە. سەبارەت بە کۆڤید-19 لە پارێزگای هەڵەبجە تاوەکو ئێستا بەپێی دوایین ئامارەکانی وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمی کوردستان لە هەڵەبجە 56 کەس چاک بوونەتەوە کە جێگەی خۆشحاڵیە بەداخەوە 120 کەسیش لە ئێستادا لە ناو قاوشەکانی نەخۆشخانەکاندان و لە نەخۆشخانەکاندا لەژێر چاودێری پزیشکی و تاوەکو ئێستا 4 هاوڵاتی لە ناو سنتەری پارێزگاکە گیانیان لەدەستداوە 4 هاوڵاتی هەڵەبجەیش کە لە نەخۆشخانەکانی سلێمانی گیانیان لەدەستداوە بە کۆرۆنا هێنراونەتەوە ئێرە و لێرە بە خاک سپێراون. ئەوەی کە جێگەی قسە لەسەرکردنە کە ئێمە دواتر لێدوانەکەی بڵاو دەبێتەوە لە زاری دکتۆر ئازاد مستەفا بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجە ڕایگەیان چەند ڕۆژێکە ئەو پشکنینانەی کە ئەنجام دەدێت زیاتر لە 150 پشکنینەکان بە پۆزەتیڤ دێنەوە ئەمە جێگەی نیگەرانیەوە جێگەی هەڵوێستە لەسەرکردنە و ئەو داوای کرد کە پێویستە لایەنی ئیداری بە زووترین کارڕێکاری تون بگرنە بەرامبەر بەوەی کە لەناو بازاڕدا ڕۆژانە قەرەباڵقی هەیە شوێنە گشتەکان کراونەتەوە ئاماژەشی بەوە کرد ڕۆژ بە ڕۆژ ئامارەکان کە بەرەو زیادبوون دەچن کیدەکان ئەو کیدانەی کە سامپڵەکانی پێوەردەگیرێت لە هەڵەبجە کەم دەبنەوە بۆیە پێدەچێت لە چەند ڕۆژی داهاتوودا وەرگرتنی سامپڵ جارێکی دیکە لە هەڵەبجە ڕابوەستێتەوە کە لە ماوەی ڕابردوودا جارێک ڕاوەستاوە بە هەوڵی چەند خێرخوازێک هاوکاری گێنراوەتە نەخۆشخانەکان دەستی پێکردەوە. ئێستا جارێکی دیکە و مەترسیە دروست بووەتەوە ئەو داوای کرد لە خێرخوازان هەر خێرخوازێک دەیەوێت هاوکاری نەخۆشخانەکە بکات بە تایبەت بۆ دابینکردنی کیدەکان ئەتوانێت پەیوەندیان پێوە بکات و ئاماژەشی بەوە کرد کە ڕۆژ بە ڕۆژ دۆخەکە بەرەو مەترسی بوون دەچێەوە پێویستە هاوڵاتیان زیاتر پابند بن. من ئەگەڕێمەوە لایەوە. زۆر سپاس بۆ هاوکارمان فەرحان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە هەڵەبجەوە لەگەڵمان نابووین. چینە لای تەوەری دومی بەرنامەکەمان لە تەوەری دومی بەرنامەکەمان گفتوگۆ لەسەر بابەتێک دەکەین کە گرفتی لەوانەیە زۆرمان بێت قژەڵوەڕین نەمانی خش کە لای ڕەگە زینێر و مێش سە گرفتێکی گەورەیە. خەڵک پەنا دەباتە بەر قژڕواندنەوە پارەیەکی زۆر سەرفەکات ئەی پێشەوەی کە بگەیت ئەم حاڵەتانە بگەی بۆی کە ڕوو لە سنتەرەکان بکەی قژوەرین و قژڕ بووە بابەتەکان چی بکەین. هەندێک هەڵە هەیە دەڵێن پسپۆڕان ئەو هەڵانەکە لە ژیانی ڕۆژانەی خۆمانن زۆر دووبارەیانەکەینەوە گرفتی گەورەی قژەڵەڕوینمان بۆ دروستەکەن بەڵام خۆ هەموو قژەڵوەرینێکیش گرفت نییە. لە ڕۆژانە 50 بۆ 100 قژ ئەگەڵ هەڵبۆڕێت گرفتت نییە بەڵام خۆ تاڵ بە تاڵیش نایژمێریم زانین چەندمان بۆ دروست بووە. لەرەوە گفتوگۆی زیاتر لەسەر ئەو بابەتانە دەکەین لەگەڵ بەڕێز دکتۆرە کەژان عەلی تۆفیق کە پسپۆری پێست و قژڕواندنەوەیە. دکتۆرە نیوەڕۆت باش پێست و جوانکاری باش خێر بێن زۆر سپاس بشیت. جاربا بەو هەڵە باوانە دەست پێ بکەین. ئەو هەڵە باوانە چین کە ڕۆژانە مرۆڤ ئەنجامی ئەیات واکات کە قژ هەڵوەرێت یانی یاریدە دەرێکە بین بۆ ئەوەی کە زۆر قژ هەڵوەرینەکە زیاد بێت لەو ژمارە ئاسایی خۆی. هۆکاری یەکەم ستایلی ژیان خۆراک. ئێمە هەندێک خۆراک هەیە بە ڕێژەیەکی پێویست نایخۆین کە زۆر گرنگە بۆ تەندروستی پێست و قژ و تەندروستی هەموو خانەکانی لەشیش
هەموو ئەندامەکان بۆیە پێش هەموو شتێک ئەبێ ئەمە ستایلی ژیانی خۆمان بەرەو تەندروستتر بەرین زیاتر بگەڕێینەوە بۆ ژینگە زیاتر بگەڕێنەوە بۆ خواردنی فرێش بە تایبەتی سەوزە و میوە ڕێژەی ئاو خواردنەوە زۆرکەین لە خواردنمانە ئەمە شتێکە گشتێ بۆ هەموو کەسێک ئەگەر قژوەرینی هەبێ یانەی بێ پارێزگاری لە قژەکەی بکا کە تەندروستە نەڕوا بەرەو ڕوتانەوەی ئەوانەی کە ڕوتانەوەیان هەیە ئەمە هەنگاوی یەکەمە. ئەوەی کە ناشی زانین ئێمە زین تیشکی خۆش زیانی هەیە بۆ پێست بەڵام تیشکی خۆش زیانی هەیە بۆ قژیش دیسانەوە بەرەنگار بوونەوەی هەتاوێکی تیژ بۆ ماوەی زۆر لە کاتی نیۆڕوان نالوانەیە زەرر بگەێنێ بە ڕەگی مووەکان کە خانێکی زیندووە و ئەو کارگەیە کە مووەکە دروستەکە هەرچەنێ ئەو ڕەگە تەندروست بێ بۆ چاوڵێن ئاینەک لە چاوکەن ئێوەش ئەڵێن شەقە و کڵاو بەکاربێن بێگومان لەدا ئەڵێن لە سەعات دەی بەیانی تاوەکو چوار لە مۆرزە بە هیچ جۆرێک نەچێتە بەرخۆر هی ڕاستەوخۆ بێگومان و گەر مەجبور بی باشتر وایە چەتر هەڵی شەپقە لەسەرکەی ئەم شتان باش هەندێک بابەتی دیکە هەیە کە زۆر بەکاری هێنین جێڵ بەکارهێنین بۆ یاخی قژ بەکارهێنین سپرای بەکارهێنین ئەمانە هەمویان گرفتن هەمووی گرفتە هەمووی کۆمەڵی ماوادی کیمیاویتیایە هەمووی زیان بەخشە بە ڕێگی مووەکان بۆیە هەندێ ماوادیتیایە زۆر زۆر زەرەری هەیە بۆیەی سەر بە هیچ شێوەیەک نابێ لە 3 هەفتە زووتر لە بینی بۆیەک حتاوانی کە سەریشیان سپێ و نایانێ دەرکەوێ پیانەوە مەفروض نییە لە 3 هەفتە زووتر بۆی دووبارەیکەنەوە و تا بتوان کەمتر بەکاری بێنن تا بتوانن ماوادی طبیعی بەکاربێن بۆ نمونە خەنە مادەیەکی لە گیاییە ماوادی کیمیاویتیانە خەنە باشترە بەڵام هەموو کەسێ پێی ناکەوێت لە بەرەوەیان دەکەس ساڵۆنەکان بیستومە لێیان ئەڵێن خەنە بە هیچ جۆرە بەکارنێن لە بەرەوەی لە بەرژەوەندی ئابووری ئەوانە نیە ینی ڕۆتەندروستەکەی بەرژەوەندی ئەمڕۆ خەنەکە هەندێک کەس فرەهستیارە پێی بۆ نمونە ناتوانێت بەکاری بێنێت تووشی حساسیەتە بێ هەندێک کەس هەیە ڕەنگی ناگرێت ئەو ڕەنگی ناوێت کە خەنە دروستیەکە بۆ نمونە ئەوەش هۆکارێکە تۆ بۆیە کات بۆیە قژی جوان بێت بەڵێ بەڵام هەموو حاڵەتێکا گونجاو نییە هەموو کەسێک ئەنجامی خەنەی بەدڵ نییە بۆیش جۆری زۆرە هەیە ماوادی کیمیایی کەمتیە هەیە مادەی ئەمۆنیای کەمتیایە ئەمەش گرنگە بابەتێکی دیاریکراو هەیە بۆ لە ماجۆنی ددانە ئەوترێت ئەگەر ڕەنگەکەی ئەو بەشی کە لە بەشی خوارەوەینەکەی ئەگەر سەوز بێ ئەوە باشترە ئەگەر سوور بێ ئەوە ئەمە شتێکی گشتێ بۆ هەموو بەروبوومێک هەموو شتێکی دروست کراو ئەو بەسمایی لەسەرە کە پێتەڵێ ڕێژەی ماوادی کیمیاوی چەند تەندروستە ئەم شتە چ ڕەنگێک باشتە تەوان سەوزەکە دوای سەوزەکە شینەکە اینجا سوورەکە ئەلامەتی مەترسیە ڕەشەکەش هەندێ مەهینی تریتیایە سفاتی تریتیایە کەوێتەوە سەر ئەو مادەی کە بەکارێنی هەر دەرمایدانی هەموو معلەبات هەموو شتی خۆراک شتی جوانکاری هەمووی ئەم بەسمەی لەسرە بەپێی پێویستی و کەسە هەڵێبژێری هەندێجار بەڵێ جێڵ بەکارێنین هیچی بکەین خۆشبەختانە ئەوانی کە جێڵ دروستەکەن و مەعمەلەکان و کۆمپانیا گەورەکان توێژینەوەیان کردووە و جێڵیان دروست کردووە هەندێ ماوادی تایە کە سوود بەخشە بۆ قژ بڕۆمان بەوە بێ ڤیتامینی تیا و هەندێک بابەتیان بەڵێ ئەگەر زەرەریشی نەبێ وەکو جۆرە ئاسایەکان هیچ نەبێ زەرەرەکەی کەمترە ماوادی B5 تایە بایۆتینی تایە کە ئەزانین ئەمانە هەمووی کۆمەڵە ڤیتامینە کە سوود بەخشە بۆ قژ ئەگەر بخورێ ئەگەر بە دەرزیە و کەسە وەریگرەیە ئەگەر لی با لەسەری لەبەرەوە لە جێڵە کاکەتیا بێ بێگومان سوودێکی ئەبێ کرێم و زەیتی زەیتون و جەڵ کامیان بەکاربێنرێت باشتر بێگومان زەیتی زەیتون لە هەمووی باشترە لەبەرەوەیش مادێکی سروشتیە 100%. ئەی هەندێک هەیە ئەڵێن قژم خاوە زەیتی زەیتون بەکارێن و دوای سپرای بەکارێنێ هەز زیانیە بێ زیانەکەی کەمترە بەڵێ لەبەرەوەی ئەو زەیتی زەیتونە چینێ دروستەکە لەسەر پێستی سەر ڕاستەوخۆ ئەو سپرایە کە کۆمەڵی مادەی کیمیاییتە بەری ناکەوێت یا کەمتر بەریەکەوێت لەبەرەوە جۆرە پارێزگارێکە وەکو دژەخۆر کە مەڵین تەنانەت لە ژێر مەیکەپیشەوە بۆ ئافرەتان بەکاری بێنن لەبەرەوەی چینێ دروستەکە لە بینی مێکەپەکە و لە بینی پێستەکە زیانەکە کەمەکاتەوە زوو خۆشتن لەم خۆشتن لە وەرزی گەرما و ئاراکردنەوە و چالاکی ڕۆژانە وەرزش
خۆشتن شتێک نییە بتوانین کەمیکەینەوە بەڵام ئەتوانین زیانەکەی بۆ قشکەم کەینەوە بەوەی کە شامپۆ بەکارنێنین هەر ئاو بەکاربێنی یا هەندێک جار تەنانەت بەس جسممان بشۆین و قژمان تەڕ نەکەین ئەوە ئەکرێ لە ڕۆژێکە ینی هیوا هەیە دوو جار سێ جار خۆی شویان ئەگەر هەموو ڕۆژێکیش خۆی نشوە بەلایکەمە دوو ڕۆژ جاری خۆی شوە و سپۆڕەکان ئامۆژگاریەکەن چۆن ئامۆژگاریمان ئەوەیە قژەکە تا چڵکن نەبێت نەیشۆ یانیشتنی زۆر هاندەرێکە بۆری ئەگەر پێویست نەکە بەڵێ بۆ لەبەرەوەی پێستی سەر وشکە کاتەوە کە وشکی کردەوە توانای وەرگرتنی ڤیتامین و خۆراک ئەوانەی کەمە بێتەوە ڕێژەی ئاو کەمە بێتەوە لە خانەکانە چالاکی کەمە بێتەوە ئەگەر بەستەنها بە ئاو بشۆرێت بە ئاو بشۆرێت تا ڕادەیە باشترە گرنگەوەی دوای مجەفیفە بەکارنێنێ ئوتو بەکارنێنێ ئەوانە خۆی لە خۆیان ئەو گەرمیە زۆر کێشەیە و دایمەش ئەڵێم ئوتو لە مجەفە خراپترە لە بەروی ڕاکێشانیشی لەگەڵە یعنی هەر گەرمیەکە نییە مجەفەکە بەس گەرمیەکەیە گەرمە و وشکیە کاتەوە بەڵام تۆ لەگەڵ بە ئۆتۆکە ڕاکێشانیش لەگەڵا دوو جار ئازێتیەگەڕەکەی تەنها وش بۆ شکردنەوە بەکاربێنەوە گرفتی نییە و شامپۆشی بۆ بەکار نهێنێ ئەگەر ئەو قژە چاور نەبێ ئاز نەکات باش شامپۆ هەیە هەندێک باس لەوەکەن کە ئەمانە بۆ قژ هەڵوەرین باشن قژەڵین ئەوەستێنێت ئەمە دروستە بەڵێ بێگومان دروستە شامپۆمان هەیە ئاوی سیری تایە سیر سەلمێنراوەکەوە زۆر سوود بەخشە بۆ ڕێگی مۆکان هەمانە زەیت هەندێک زەیتی تایە و زەیتی ئەرگان کە ئیستا خەریکە دەرەکەوێت زەیتی ئەرگان مادەیەکە وەکو مەعجیزە وایە چونکە ئێستاوەکو زەیتی زەیتونی شەیە بۆ خەڵک بەڵێ زەیتی زەیتونمان هەیە زەیتی بادەممان هەیە بۆ ئەرگانەکە من بینیمە هەروەکو بەکاری هێنن ئەڵێن بۆ هەموو باشە زەیتی گەرچەکمان هەیە زەیتی بایامی شیرینمان هەیە زەیتی ئەرگانمان هەیە زەیتی زەیتونمان هەیە جاری وایە تێکەڵەیەک لەم زەیتانە بەکارێت بۆ ئەو حاڵەتانە نەگەر بۆ قژ بۆ برژانگ بۆ برۆ بۆوانش ئەو زەیتی ئەرگانە بۆ مووی باش من دوێنێ بابەتێکم بینی پسپۆرێک بوو دەیوت ئەگەر جارێک بە ئاوی گەرم سەرشت بە جاری دۆم بە ئاوی سارد سەر بشۆ زانستی و بابەتە ینی شتێکی سەلمێنراو نییە بەڕای من بەر توێژینەوەیکی وا بەرچاوم نەکەوتوە تا بڵێم ڕاستە لەوانەیە ڕاست بێ لەوانەیەە بۆیە حەزەکەم حکومەکەم عادلانە بێ سەر سفرکردن کاریگەری هەیە لەسەر بەهێزبوون لەبەرەوەی تۆ بە تاشینی مووەکە تۆ بەس تاڵەکەی سەرەوە تاڵی کە هاتۆتە دەرێ لە قژەکە لا ئەبەی کە مردوون خانی مردووە زیندوو نییە ڕێگەکە تەنها زیندووە بەڵام ئێمە کە ئەڵێن بۆ نمونە هەڵکەننی و دەبێتە چالاکبوون هۆکارێک بۆ چالاکبوونی ڕێگەکە بۆ لەبەرەوەی لەو کاتا کە ڕایە کێشی خوێنی بۆچی خوێنەکە هۆرمۆناتی تایە بەهێزیەکە دەڵان ئەمە زیاتر ئێمە ئامۆژگاریمان بۆ ئافرەتانە زیاتر هەڵکەن نەکەن و ئازانن ئەوە باشترە مۆکە کەمەکاتەوە لە ڕاستیاوانیە ئەمە عکسی بابەتەکەی خۆمانەوە هەڵوەرین بەڵام یانی ئەمە وەکو شەرحێک بڕینیم و تاشین ئەمە قرتانن ئەمانە هیچ تەسیرێکی نییە نە بە چاک و نە بە خراپ لەسەر ڕێگەکان ئەوەی کاڵەن سەر سفرەکەن و هەندێک لەو زەیتانی کە باسمان کرد بەکارێنە بۆ قژیان ئەوە باشە ئەوە باشە چونکە زیاتر زەیتەکە زیاتر ئەتوانێت بچێتە ناوە ینی قژەکە ڕێگرێک نابێت بۆ ئەوەی ئەو زەیتە هەڵمژرێت ڕاستەخۆ لە پێستی سەری ینی ئەوە لەو حاڵەتە ئەگەر ئەو زەیتانە باشە ئەگەر ئەو کەسە بۆی بگونجێ و کێشەی نەبێت باشە لە هەندێک خواردن هەیە دەڵێن بە سوودن ئەم خواردنانە بۆ قژ بەهێزی ئەەکەن لە هەمان کاریشە قژ هەڵوەرین ئەوەستێنێ ڕاستە ڕاستە ئەگەر هۆکاری وەرینەکە خۆراک بێ بۆ نمونە یەکەم هۆکاری هەڵوەرین لای ئێمە لە بواری پزیشکیا کەمی ئاسنە ئێمە ئەزانین زۆربەی وانەی کە کەم خوێن و ئاسنیان کەمە خۆراکەم هۆکارەکە یاوە تا ڕێجیمێکی زۆر بەخۆتی کردووە یاوە تا توانای ئەوەی نییە یا خۆی لەو کەسانەیە کە نەباتی و گۆشتی سوور ناخوا و هێلکە ناخوا و بەروبوومی ئاژەڵ ناخوا لەوانەیە ئاسن کەمە بێتەوە لە خوێنیانە و ئەبێتە هۆکارێک بۆ هەڵوەرینی قژ ئەوانەی کە نەزیفیان هەیە بۆ نمونە خوێنیان لێ ئەڕوات بەهۆی هەر حاڵەتێکی بزیشکیەوە ئەوانەی ئەمەلیاتیان کردو ئەوانەی تووشی هەر کێشەیەک بوون بەهۆی ئەو ڕێژەی خوێنیان دابەزیوە ئەوانە یەکەم کەسن کە تووشی هەڵوەرینی قژە بن نەشتەرگەری گەورە بەهۆی مادەی بەنجەوە مادەی بەنجیش
بە هەمان شێوە دۆزراوەتەوە کە هۆکارێکە ئەوانەی نەخۆشی درێژخایان یانەیەکو شەکرا کێشەی غودە بە بەرزیە بە نزمی هەردووکی غودە گەرسست بێ یان ئەکتیو بێ زیاد لە حەدی خۆی غودەی دەرەقی ئەویش هۆکارێکە بۆ هەڵوەرینی دکتۆرە ئەو لەسەر پرسیارەکەی پێشوو بۆی کە لە بیرمان نەچێت ئەو زەیتی زەیتونانەیە هەرگۆنە کارکانێک لەمانە کە بەکاری نییە بادامەکە بەکارهێنی ئەمە تەنها پێویستە لە قژ بدریان ئەبێ لە پێستەکەش بدریانی ئەگەر کەسی زیاتر لە پێستەکە چونکە ئێمە ئیشەکەمان لەسەر ڕێگی مۆکانە ڕێگی مۆکان ینی سوودی نییە ئەگەر تەنها لە قژی بێ قژەکە و بەر پێستی سەر نەکەوێ نەخێر هیچ سوودێکی نابێت کاتە بێ بەر پێستی بەڵێ و ئەبێ مەساجی پێ بکرێ و ماوەیەک پێوەی بێت هەتاکو بوارێکی بێ ئەو زەیتە هەڵیمژێت لە هەندێک لە ساڵۆنەکان هەندێک بابەت بەکارهێنن بۆیە یا من ئێستا قەڵەمێکم بینی و بەکارهێنن بوانەی کە قژیان تەنکە ئەو قەڵەم بەکارهێنن بوانە ئەوانە گرفتیان نابێ ینی قەڵەمەکە تا ڕادەیەک بەس وەکو شتێکە ئیشارێتەوە ینی بەتاڵی قژەکانە شارێتەوە ئەگەر زوو بشۆرێتە و کەسە چوونە دەرەوەیەکی هەیە کات حەز ناکات دەرکەی قژی تەنکە و بێتەوە ماڵەیەک سەر بیشوایە بە کلینێکسێکی تەڕبی سڕێک کێشەی نییە کێشەی نابێەوە بەس بۆیە کێشەی هەیە شڵەژانی دەرونی چەند کاریگەری هەیە ئەویش یەکێکە لە هۆکارە هەرە گرنگەکان بەپی ئەوەی کە خۆم ئەیبینم لە پراکتسی ڕۆژانەی خۆمە ئەوانەی کە لە دڵڕاوکیان لە بارێکی دەرونی قورسان هەم زۆربەیان تووشی قژ هەڵوەری نەبن بەڵام ئێمە وەکو پزیشک ئێخینە ئاخری لیستەکەەوە بۆ یەگەر هەر هۆکارێکی ئەزووی هەبێ ئێمە چارەسەریکەین یەکسەر نەڵێن وڵا ئەمە باری دەرونی هەندێک کەس هەیە هۆکارێکی جەستەیشی هەیە و هۆکارێکی دەرونیشی هەیە خۆ ئێمە چارەسەری ئەوە جەستەیەەکە بکەین اینجا دوای بچینە سەر باری دەرونی و محالە بکەین لی تێ بگەین و بزین کێشەکەی ئەگەر توانیمانی هاوکاری بکەین ئەگەر کێشەکە زۆر قرس بوو بینێرین بۆ لای پزیشکی دەرونی و کەمی هەندێک ڤیتامین و پرۆتین کاریگەریان نابێت لەسەر قژ بێگومان ئێمە جگە لە ئاسن وتمان هۆکارە بەڵام ئێمە مادەی زنکمان هەیە ڤیتامین B12مان هەیە B12 ئەمەش هەر زۆر ئەمیش هەر لە سەرچاوە خۆراکی ئاژەڵایەکە بڵێن گۆشتی سوور و جگەر و ئەم شتانە زنک ئەمانە زنگ لە هەندێک چەرەسات و گازۆ و فستق و ئەوانە هەیە بۆیە ئێمە دایمەڵێن خۆراکەکانمان با متەنەوع بێ لە یەک نوع نەبێ بۆی هەموو شتەکانی تیاابێ هەموو ڤیتامینەکانی تیاابێ و ڕێژەی ئاو زۆر بێ لە خۆراکمانە و شیرینی و چەوری و مادی کاربۆهیدرات وەکو ئیشی هەویر و ئاردی سپی ئەمانە هەمووی زەرر بەخشن باشە دکتۆر ئەگەر قژ یەک بەردەوامە لە گەشەکردنی بەردەوام و لای هەموو کەسێک معلومە بەڵام لە دروستبوونەوە قژ بەردەوامە بێ یعنی ئەگەر قژێک هەڵوەرێت قژێک شوێن یەگرێتەوە بەڵێ هەموو 3 ساڵێک هەموو قژی سەرمان گۆڕێت ئەم قژێک کە ئیستا هەمانە 3 ساڵ لەمەوە پێش هیچی ئەمانە نەبووە تا 100 تاڵیش کە ئەوەرێت تۆ هەستی پێ ناکەی بەوەرینیش حساب نیە چونکە لە جیاتی ئەو 100 تاڵە سەی کە هاتوتەوە ئەی بابەتی بۆ ماوەی ئەگەر کەسێک بۆ نونە لە بۆ ماوە گرفتی هەبێت ژیان کەم زۆر گرنگەویش ئەوە هیچ چارەسەرێکی نییە چارەسەری هەیە بەس چارەسەرەکە بێ زیاتر لەوە بێ کە خۆراک و لایف ستایل و ئەم شتانە ئەبێ شتی تری بۆ بکرێ وەکو پلازما وەکو میزۆتراپی کە بە دەرزی هەندێک ڤیتامینەی بۆی بەرەنگاری قژەکەی هەڵوەرێ حتا گەر دەستیشی پێکرد بێ مشکی لەمانە بەڵام نەگەیشتێتە ڕادێکی کە هیچ تاڵێک ناوێت چکە ئێمە لە بیداەتی هەڵوەری ناکەوانەی کە بۆ ماوە قژیان تەنکە بێ وردە دەست پێکا و لە پێشە ڕێگەکان لاوازە بێ بە مەرحەلە ئەڕوات بووی دوایی ئیتر ڕێگەکان ئەمرێ نەگەیشتی بینە ئەو مەرحەلەیە کە سەری هیچی پێوە نەما بێ و چەند ساڵێک بێ ئەوە تۆزێ لەوانێ بەس ڕوانەوە چارەسەر بێ بەڵام ئێمە پلازما و میزۆتراپی بۆ ئەوانەکەین کە دەستی پێکردووە و هێشتا دڵنیاین کە ڕێگەکان نەمردون تەنها لاواز بوون باشترین ڕێگا بۆ ئەوەی کە قژ ینی کەسێکەکە قژی نەمابێت یان بێوێ ستایلی قژی بگۆڕێت ئەمانە باشترین ڕێگە بۆی چ ڕێگەیە ئەگەر نێما بێت و ماوەیەکی زۆری بەسەرا ڕۆیشت بێ باشتر وایە ڕوانەوە بکە باشترین ڕێگەیە ئەی هەندێک بابەت هەیە کە هەندێک نازانمەوادی سروشتی و بابەت بەکارێنن بۆ بەهێزکردن یان بۆ دووبارە دروستکردنەوەی قژەکانەمان هەڕاستن شتێکی ئام هەیە هەمومان ئەیزانین نەخۆش چاگە بێتەوە بەس مردوو زیینگو نابێتەوە وانە لەبەرەوە کە ڕێگەکە مرد ناتوانین تۆ زیندویکەیتەوە بەڵام ئەگەر لاوازشتی هەیە وەکو ئاوی سیر و هەندێک بەڵێ ئەوانش لە مەرحەلەی لاوازبوونی ڕێگەکانە خۆ هەندێک جار ڕێگەکە لاوازە هیچ تاڵێکی نەماوە توانای ئەوەی نەماوە کەم و دروست کات ڕێگەکە بەڵام زیندووە هێشتا ئەتوانی وای لێ بکەین دیسانەوە و دروست بێتەوە بۆیە میزۆتراپی یان پلازما زۆر کەس کە بۆیانەکەین قژیان پڕە بێتەوە باشە لە
ئەوەی کە باسم کرد لە هەندێک شوێن هەیە بە تایبەتی ئێستا ساڵۆنەکان ڕاهاتوون کە بە هەندێک ڕێگەی ئەوەی کە چۆن تاتۆ تاتۆی برۆ ئەمانەکەن ئێستا بە هەمان شێوە بۆ قژ ئەەکەن گرفتی نییە؟ ئەمە شوکو تاتووە زیانەکانی تاتوو بۆ برۆ بۆ هەر شوێنێکی جەستەکە ڕسمی لەسەرەکەن چەنە ئەوی شەروایە هەمە ئەزانین هەندێ زیانی هەیە ئەمە شتێکی جوانکاریە بەڵام بەشی خۆی زیانیشی هەیە ینی تۆ ئەمەژگاری کەسێکەکەی قژڕواندنەوە بکات یان ئەو تاتوانە ڕوانەوە سروشتی ترە ڕەگی موی سەری خۆیەتی لە بەشی پشتەوە کە هەست کە تەنک نابێ و کە هەستیار نییە بۆ هۆرمۆن ئەیڕێنەوە لە بەرەو جارێکی تر ناکەوێتەوە ئەگەر دەستێکی شارەزابی کات و ئەو کەسە حاڵەتێکی پزیشکی نەبێت کە ڕێگر بێ مە هەموو کەسێک گونجاویش نییە بۆ ڕوانەوە پێشتر و پشکنیان ناکەنەوە بە بێگومان کاریگەری لاوەکیەکانیان چینەی من خۆم ڕوانەوە ناکەم ڕاستیەکەی بەڵام معلوماتم هەیە لەسەری پشکنینەکانە بێ باری تەندروستی و کەسە باش بێ ئەبێ نەخۆشیێکی نەبێ کە ڕێگر بێ لەوەی کە ئەم ڕوانەوەیە دووچاری دیسانەوەرین بێتەوە کۆمەڵێ شت هەیە ینی بەتایبەتی تەندروستی ئەو کەسە و نەخۆشیە درێژخانەکانی نەبێ بۆ نمونە ینی بۆ نمونە زەمان هەیە بۆ ئەو کەسێکە بۆ نمە پێشتر تۆ پشکنینی بۆ بکەی کە ئەم کەسە سەرکەوتووە لە قژڕوانەوە یان نا خۆی کەلیمەی زەمان لەگەڵ جەستەی مرۆڤ باشتر وایە بەکار نێت هیچ پزیشکێک بۆ هیچ شتێک لە بەرەوەی و بەدەستخوای گەورەیە پزیشک تەنها هۆکارێکە علمەکەی خۆی بەکارێنێ بۆ کەسە بەڵام ئەگەری سەرکەوتنی حاڵەتەکە زیاترە ئەگەر تۆ پشکنینی بۆ بکەیت و دڵنیابی کە ئەم کەسە تەندروستە ئەڵێن بەکارێنانی شامپۆ لەگەڵ ئاوی گەرمان زۆر خراپە گەرمی تونوتیژیە بەرامبەر بە هەموو خانەکانی جەستەگەر پێست بێگەر قژ بێ من لەگەڵ گەرمیانین بۆ هیچ شتێکیانی ئاوی گەرم بۆ خۆشتن بۆ سەرشتن بۆ دەم و چاوشتن چی لەگەڵ شتێن لە مۆزە توانین بە تایبەتی لە مۆرزە ئاوی گەرم بەکار نهێنێ ئێمە نەریتێکمان هەیە لە شوێنەی خۆمانە لە حەد خەڵک حەزیان لە حەمامی گەرمە و لفکەی زبرە هەردووکی زۆر زۆر خراپە بەکاریان نێ هەردووکی زۆر خراپە ئاویش لە تێن و لفکەی نەرم باش زۆر زۆر سپاس بەڕێز دکتۆرە کەژانەری تۆفیق پسپۆری پێست و جوانکاری سپاس بۆ تۆری بەرنامەکە لەگەڵمانەوەی سپاس بۆ زانیاریەکانت لەچینە لای شاهۆ لە کەلار شاهۆ نیوەڕۆت باش دواترین زانیاریەکان لە کەلار هۆچین لە ماوەی چەند ڕۆژێکە لە گەرمیان داتاکانی توشبوون بە کۆرۆنا لە بەرزبوونەوەدان چ ڕێکارێک ژیراوەتە بەر بۆ ئەوەی ئەو بابەتە کۆنتترۆل بکرێت. سڵاو سەرەتامەوێ بە ئامارێ دەست پێ بکەم کە تا ئێستا لە شەپۆلی دووەمی کۆرۆنا لە سنووری ئیدارەی گەرمیان 843 کەس وەکو توشبوو تۆمار کراوە 173 کەس لەو ژمارەیە چاک بوونەتەوە هاوکات 15 حاڵەتی گیانەدەزانیش تۆمار کراوە. بەیانی ئەمڕۆ یەکێک لەو حاڵەتی گیانەدەزانە تۆمار کرا کە ژنێکی بەتەمەن بوو لە نێو نەخۆشخانەی خەڵاگیانی لەدەستدا و ئەو ژنە دانیشتووی قەزای کفری بوو کە پێشتر داخلی ئەو نەخۆشخانەیە کرابوو. لە ئێستادا لە سنووری ئیدارەی گەرمیان ڕۆژانە نزیکەی 200 هەرهانەی ڕۆژ زیاتر لە 200 پشکنین دەکرێت وەکو دوێنێ کە زیاتر لە 223 پشکنین کرا و 71 حاڵەت تۆمار کرا لەو ژمارەیە. بۆیە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروستی گەرمیان وەکو پلانی ڕۆژانەی خۆی دایناوە ڕۆژانە بەلایەنی کەمەوە 200 پشکنین ئەنجام بدات. بە گوێرەی ئامارێکی تەندروستی گەرمیان خۆیان ڕۆژانە لەو پشکنیانەی کە دەیکەین لە 133 لە پشکنینەکان بە توشبوو دەردەچێت. بۆیە خۆیان وەکو خەمڵاندنێکیان کردووە کە پێشبینیەکەن لە سنووری ئیدارەی گەرمیانە نزیکەی 45,000 توشبوو هەبێت کە بەشێک لەو توشبوانە نایەن بۆ پشکنین یان لە ماڵەوەن یان ئەوەتان تا ئێستا هەستیان پێ نەکردووە و خۆشیان هەستیان پێ نەکردووە. بۆیە بە گوێرەی ئەو پشکنانەی کە ڕۆژانە دەیکەن و بە گوێرەی و ئەنجامانی کە دەرەچێت خۆیان ئەم خەمڵاندانیان کردووە کە نزیکەی 45,000 توشبوو لە سنووری ئیدارەی گەرمیانە هەیە کە لە کاتێکە سنووری ئیدارەی گەرمیان زیاتر لە 500,000 کەس دەبێت. ئەمە ئاماژە بێ خاڵتری بدەم کە ئەوەیە لە سنووری ئیدارەی گەرمیان لە ئێستادا ئامێری جیاکردنەوەی پلازما کە لە نەخۆشخانەی هیوا و لە بانکی خوێنی سلێمانیەوە بەشێک لەو ئامێرانە هێنراون بۆ گەرمیان لە ئێستادا تەواوی کارەکانی تەواو بۆ ئەوی ئەو توشبوانی کە چاک بوونەتەوە 14 ڕۆژیان تێپەڕاندووە لە چاکبوونەوەکەیان
بێن پلازما ببەخشن بۆ کەسانی کە ئێستا توشبوون چونکە ڕۆژانە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و لەلایەن خەڵکەوە داوا دەکرێت کە لە نێو نەخۆشخانەکانی کەلار لە قەڵا کە نەخۆشخانەی قەڵای تایبەت بە کۆرۆنا و لە نەخۆشخانەی گشتی کەلار تایبەت بە کۆرۆنا کەوت و نەخۆشخانەی لە سنووریداری گەرمیانەیە تایبەت بە کۆرۆنا ڕۆژانە خەڵک لەوێەوە داوای پلازماکە کە بە تایبەتی ئەوانەی کە بەتەمەنن هەنێک جار گەنجەکانیش داواکەن کە پلازمایان پێ ببەخشێت لەلایەن ئەوانەی کە چاک بوونەتەوە بۆ خۆشبەختان لەگەڵەوەشدا گروپێک لە گەرمیان دروست بووە بۆ ئەوەی ئەو کەسانی کە توش بوون و چاک بوونێتەوە لە ڕێگای ئەو گروپەوە ڕۆژانە ئاگدار بکرێنەوە کە کام کەسیان ئەمڕۆ ئەتوانێت پلازما ببەخشێت. بۆ هاوکارمان شاهۆ کە بە شوەیەکی ڕاستەخۆ لە کەلارەوە لەگەڵمانەبووی سپاس بۆ زانیاریەکانت. دەچینە لای دواتەوەری بەرنامەکەمان گفتوگۆکردن دەبێت لەسەر ئەزمموی شاعیرێک بەرهەمەکانی تەنان شاعیر نییە ئەو چالاکەوانێکی بەدەنیشە و لەمان کاتیشدا لە کاری شانۆیشدا بەشداری کردووە میوانداری بەڕێز گوڵاڵە پێنجێنی من کردووە تایتڵەکە بەچی بنووسین شاعیر بێ شاعیر پێی خۆشە بە شاعیر بێ بە شاعیر دەیناسێنین. هەندێک سەری واڵەکەت کرد لە فەیسبوک زیاتر شعرەکانت نیشتیمانین ئەمە بۆ ئەم ماوەیە شعرەکانی نیشتیمانی هەر ستایلی خۆت وایە زیاتر شعری نیشتیمانی نووسی نا لە کاتی بەسەرهات و کارەسات و ڕووداوەکانە من زیاتر لەو کاتانەیە کە بابەتێک دێتە پێشەوە من شعری لەسەر قۆناغەکێ بەڵێ دەی بەخێر بێن مان خۆشێکم جار بە شعرێکی نیشتیمانی دەست پێ بکەین لەگەڵت شعرێکمە لەسەر ئەم ئەڵێن ئەو ڕۆکەوا کووردە و خەنجەر لە کورد ئەدا چ بکەم خۆ هەر کوردەتانە و تەشەر لە برای خۆی ئەدا چ بکەم خۆ هەر گەنج و لاوی کووردە کەتیا ئەچێ خوددا چ بکەم داخم بۆ کام لایەن بخۆم بێ پشت و بێ پەنا چ بکەم بۆ هەر پارچەیەک دەڕوانم ڕۆڵەی کووردە زەلیل دەبێ گوزەر بۆ هەر لایەک دەکەم بۆن کڕوزی کوردم لێ دێ کوردستانم لە قەیرانە دوژمنانیش دڵیان خۆشە کە دوژمن وا دڵی خۆشە دڵی من شەقنەبا چی بکەم دەساڕێکە و وەگەڕ کەوتە کوردەهاڕێ وەکو باراش بەشی کورد ورد و خاشبوونە لە دەست جەوری دنیا چ بکەم خۆش بابەتەکەشت پەیوەندیت بە یەکبوونی دەنگی کورد نەمانی منولانی سیاسیەکانە بە تایبەتی لەم دۆخەیە زۆر پێویستمانە لە پێشەکەشا گوتم کە تەنان شاعیر نیت بەشداری شانۆشت کردووە هەروەکو چالاکەوانێکی مەدەنی نوێنەری گەنجانی بوێری لە سلێمانی ڕۆڵی هونەرمەندان ڕۆڵی چالاکەوانەکانی کۆمەڵگەی مەدەنی لەم کاتەیە چ ڕۆڵێکتان هەیە بۆ ئەوەی کە دەنگی لایەنە سیاسەکان یەک بن دەنگی هەر چوار پارچەی کوردستان یەک بن بەرامبەر بەوانەی کە ئێستا بۆ قەوارەیەکمان هەیە لە هەرێمی کوردستان کە نیشانەی پرسی زۆر لەسەرە وەڵایی ئێمە زۆر حەزمان لێبوو یعنی بەتەما بووین لەم کاتەیە ئێمە کار و چالاکیەکانمان بەردەوام بێ بەڵام بەهۆی ئەوەی کە کۆرۆنا هەیە و کەرەنتینەکراین و قەدەغی هاتوو چۆ دەستی پێکرد نەمانتوانی بەردەوام بین لەسەر کارەکانمان لەم کاتەیە زۆر ڕێگەی دیکە هەیە بۆ نمونە ڕێگەی فشار هەیە ڕۆگەی سوۆشیال میدیا هەیە ڕێگەی ئۆنلاین بەڵێ بە ڕێگەی وشیارکردنەوەەوە زۆر جار کۆنگرێکی ڕۆژنامە نووسی هەیە لە پاش کۆبوونەوەی هەرێکە لە بزوتنەوەی گۆڕانویەتی نیشتیمانی کوردستان ئێستا کۆنگرێکی ڕۆژنامە نووسی هەیە دەچینە لە ئەو دواتە دەگەڕێن بۆ درێژدان بە گفتوگۆکەمە ئەنجامماندا هەم برایانی یەکێتیش بۆ لایەنە سیاسەکان ئەنجامیاندا گرنگترین تەوەرەکانی ئەم دانیشتانە بارودۆخی ئێستای هەرێمی کوردستانە جا بارودۆخی ئێستای هەرێمی کوردستان چ ئەوەی پەیوەندی بە بژێوی خەڵکەوە هەیە بەو قەیرانە داراییەوە هەیە کە ئێستا لە ئارایە بە پەیوەندیمان لەگەڵ بەغدا و ئەو بارودۆخە هەرێمی کە ئەگوزارێ هەروەها ئەوەی لە ناوخۆوە گوزارێ ئەوەی کە پەیوەندی بە نێوان لایەنە سیاسیەکانەوە هەیە ئەوەی پەیوەندی بە نێوان دامەزراوەکانی هەرێمی کوردستانەوە هەیە پەرلەمانە حکوومەتە
سەرۆکایەتی هەرێمە بەشەکانی ترە حاڵەتەکانی ترە. کۆبنەوەی ئەمڕۆ جەختی لەسەر چەند بابەتێک کردەوە. گرنگترینیان ئەوەیە کە ئێمە دەبێت چاکسازی بکەین بۆ ئەوەی ئەو بارودۆخە چاکەین و تەنها چاکسازی چارەسەرە. بەڵام چۆن چاکسازی دەکرێت بەڕاستی ئەمە تەفاسیلی دەوێت، تەفاسیلێکی وردەکاریەکی پەیوەندی بە پەرلەمانەوە هەیە، وردەکارێکی پەیوەندی بە حکوومەتەوە هەیە. هەموو لا متتەفقین، ئەم کۆبوونەوەیە متتەفقە لەوەی کە ئەم چاکسازیە دەبێت بکرێت لە زووترین کاتە. ئەوەی کە پەیوەندی بە نێوان یەکێتی و گۆڕانەوە هەیە، ئەوەیە کە ئێمە لیژنەیەکمان پێک هێناوە کە پێشترم لیژنەیە هەبووە، بەڵام ئێستا ڕێکەوتین لەسەرەوەی کە گەرم و گوڕتر لەسەر بابەتەکانی حکوومەتی خۆجیایی و ئیدارەی حکوومەتی خۆجیایی سلێمانی، پارێزگای سلێمانی گفتوگۆ بکەن، دابنیشن، هەرگیر و گرفتێک هەبێ بە زووترین کات چارەسەری بکەن. هەروەها هەر ئەم لیژنەیە ڕوئیای هاوبەشی هەموو هەرێمی کوردستان، نەک تەنها ئێشێتی و گۆڕان، ڕێک بخا بۆ مەسەلەی لامەرکەزیەت. چونکی زۆر جار باسی لامەرکەزیەت دەکرێت، بەڵام لامەرکەزیەت وردەکاری زۆرە، دیدگا زۆرە، ڕوئیا زۆرە بەوەی کە لامەرکەزیەتەکە چۆن بێ. ئێمە ئەم لیژنەیە ڕێی هەموو پارتە سیاسەکانی دیکە وەردەگرین، بەوانی لە حکوومەتن و بەوانی لە حکوومەت نین، بەوەی کە چۆن لامەرکەزیەتێک دروست بکەین، یاسای ژمارە 3 بە شێوەیەک هەموار بکەین کە زیاتر بچێتە خزمەتی خەڵکەوە و ئەو گیر و گرفتانەی کە لامەرکەزیەتەکە لاوازە چارەسەر ناکرێت چارەسەر بکرێت. تەبایی و ئاشتەوایی و تەحملکردنی مەسئولیەتی تەزامونی، مەسئولیەتی هاوبەشی ئەم قۆناغا چۆن ئێمە بەرەنگاری ئەو ئاڵنگاریانە ببینەوە تەوەری ئەساسی کۆبوونەوەکە بوو. بێگومان هەمومان متتەفقین کە هەر کەسە و بە پێی قەبارەی خۆی، هەر کەسە و بە پێی مۆقعی خۆی دەبێ مەسئولیەت هەڵگرێ بۆ ئەوەی کە قۆناغێک بەرەو پێشەوە بچین، لانی کەم بتوانین وەڵام دەرەوەی خەڵک بین و کێشەکان چارەسەر بکەین. تا ئێرەم هەبوو. پابەندی ڕێنمایی تەندروستین بۆیە ئەوم لا بردووە ماوە مەسافەیەکەی لە بینمانە. دیارە بە سوپاسەوە ئەمڕۆ کوێکێتی نیشتیمانی کوردستان چوینە خزمەت برایانمان لە ئاستێکی باڵا بە سەرۆکایەتی هاوسەرۆک لاوری شێخجەنجی و هەروە لەلایەن هەواڵانمان و برادرانی خۆمان لە سوودنەوەی گۆڕان و کاعومەری سەعەلی پێشواسی کراین و هەدەفی ڕئیسی لەم سەردانانە خۆتان نەزانن لە ماوەی ڕابردوودا کوردستان و عێراق بە قۆناغێکی هەستیار و مەترسیداردا تێئەپەڕێ. ئەمە ئەوەی ئەخواست کە هەموو لایەنە سیاسەکان دیدار و گفتوگۆی چڕوپڕ بکەن بۆ ئەوەی بگەنە نەتیجەیە کە کەمترین زیان بە هاوڵاتیانی کوردستان بکەوێ. بۆیە ئێمە لەو چوارچێوەیەدا سەردانمان کرد بۆ هەموو لایەنە سیاسەکان و ئەم ڕۆژاتی نەخزمەت برایانمان لە بزوتنەوەی گۆڕان و هەدەفی ڕئیسیمان ئەوە بوو ئەو پرۆژانەی هەیە بۆ چاکردنی وەزعەکە بە تایبەتی پرۆژەی چاکسازیەکان. چاکسازی تەنها لە چاکردنی وەزعی کوردستانە نەبێ، بەڵکو لەگەڵ ئەوە شابێت کە ئەو داهاتانی لە ڕابردووە هەبووە شەفاف بن، بهێنرێنە پەرلەمانی کوردستان، کەمترین زیان بە بژێوی ژیانی خەڵکی کوردستان بکەوێ و زۆرترین چارەسەرەکان لە داهات و ڕێکەوتنە نەوتیەکانە بێ و ئەمەش لە بەردەست و لەسەر مێزی گفتوگۆی لایەنە سیاسەکانە بێ، ئەوانەی لە حکوومەت و لە ئۆپۆزیسیۆنان هەروەها لە ڕێی پەرلەمانی کوردستانەوە بێ. بۆیە ئێمەمان بە گرنگ داناوە کە هەمومان بەشدار بین لەو گفتوگۆیانە و هەروەها ئەو پەیوەندیانی کە ئێمە لەگەڵ بزوتنەوەی گۆڕان لە ڕابردوودا هەمانە خۆتان نەزانن ئێمە دوانەیەکی سیاسی یەکدایکین بۆ چاکسازی، بۆ بەرەو پێشبردننی وەزعی کوردستان، بۆ پتەوکردنی پەیوەندی نێوانمان و ئەو ئیتفاقی کە لە ڕابردوو لە نێوانمان هەیە چۆن بتوانین زیاتر ئاکتیڤی بکەینەوانێ و ئیتفاقێکی هەم خۆجێتیە لەسەر ئاستی پارێزگاکانەوە، هەروەها ئیتفاقێکی گەی سیاسی هەیە لە دەباشان. هەروەها ئەو گفتوگویانەی کە حکوومەتی هەرێم و تیمی هەردوو لایەنمان کە بەشدارن لە حکوومەتی هەرێمان بەشدارن لە بەغدا بۆ چاکردنی ئەم وەزعی کەتیایەتی هەموو میلەتی کوردی پاتەیە پەڕێ کە بەشێکیان بەهۆی بڵاوبوونەوەی نەخۆشی کۆڕۆناوەیە و ئاکامەکانی نەخۆشی کۆڕۆناش کە ئەو بارودۆخە ئابوووریە خراپە یا ئەو بارودۆخە کۆمەڵاتی کە هاتوتەکایەوە بتوانین بە هەموو لایەکمان ڕێگە چارە پێویستەکان بدۆزینەوانێ بە بەشداری هەموو لایەنەکان لە کاتێکی گونجاو و پەلەدا کە ئەو ئیشە بکەین. کاکسۆرە سەبارەت بەوەی کە
ئەمە ئەوەی باستان کرد تقریبان خەتە گشتیەکان بوو خەڵک ئەیە بزانێت چ بڕیارێک درا لە کۆبوونەوەکەیە چ شتێک پەیوەندی بە بژێوی و بە موچۆ و بە گرفتی نێوان بەغداد هەرێمی کوردستانەوە خەڵک ئێستا چاڕوانی ئەوەیە لە ئێوە ئەو شتە گشتیانە لەوانەیە زۆری خەڵک بزانێت ئەگەر بمانەوێت بچینە ناو تەفاسیلەوە چۆن بۆمان باسەکان ئێمە خۆتان نەزانن ئەم وەزعێکی کەوتو پێویستی بە چاکسازی هەیە ئێمە پێمان وایە چاکسازی تەنها دەستبردن نییە بۆ قوتی خەڵک و بژێوی خەڵک بە تایبەتی موچەخۆران ئێمە ئەبێ ئەگەر چاکسازیەکیش بکرێت دوجار بێت لەوانەی کە بندیوارن لەوانەی کە بە ڕۆژە لە ڕۆژان دامەزراون بە ڕێگەیەکی نایاسایی ئێمە لەگەڵوان چاکسازی لە هەموویە بکرێت بەڵام چاکسازی سەرەکی لە ئەو عقدانە یاخود ئەو ڕێکوتنانە هەیە کە لەگەڵ شەریکە گەورەکانی وڵاتانی دراوسەدا کراوە لایەنی کەم هەر کاتی ئەو داهاتانی کە زانیمان و شەفاف بوو لە پەرلەمانی کوردستانەوە بۆ خەڵکی ڕوونکرایەوە ئەو قەرزانی کە لەسەر حکوومەتی هەرێمی کوردستان و هەرێمەکەمانە بەگشتی لە پەرلەمانەوانە بۆ نوێنەرانی خەڵکی کوردستان ڕوونکرایەوە چاکسازی لەوانەیە بکرێت کە ئێمە داهاتێکی زۆرمان هەیە لە فرۆشتنی نەوتا بەڵام بە ڕێژێکی زۆر لەو داهاتە ئەچێ بۆ ئەو شەریکانی کە بەشدارن لە ئەو عقدانی کە کراون لەبەرەوە ئەگەر چاکسازی لەوە کرا یاخود پێدانەوەی ئەو قەرزانە بۆ ماوەی لەگەڵ شەریکەکانە با بڵێن یەکەم جار ئەو قەرزانە کەم بکرێتەوە و وا بکەین بە هەموو لایەکمان ئەو موچەی خەڵکی کوردستان کەمترین دەستی لێ بدرێت لە کاتی خواگە دەستکاریش کرا 30 ڕۆژ جارێ بدرێت بۆی هەردوو لایەنمان کۆبووین لەسەر ئەوانە و ئەم پرۆژەیەش پرۆژەیەکی دوورمەودایە بەڵام بەشێکی ئەوەی لە ئەم مانگی داهاتوە جێبەجێ بکرێت و بە تایبەتی هەردوو لامانهانی ئەوە دەین کە ڕێکەوتن لەگەڵ حکوومەتی مەرکەزیە بێت چکە چارەسەری کێشەکانی هەرێمی کوردستان لە حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ بەغدایە لە ئەنقەرە نیە لە تاران نیە بەڵکو لە حکوومەتی ناوەندی بەغایە و ئەوەش لە چوارچێوەی پاراستنی قوارەی هەرێمی کوردستان و سەروەری حکوومەتی هەرێمی کوردستان بەڵێ دەگەڕێنەوە بۆ گفتوگۆکردن لەسەر تەوەری بەرنامەکەمان وڵاڵی خامە بوورە و کۆنگرە ڕۆژنامە نووسێ هەبوو باسمان لەوە کرد کە ڕێگەکانی دیکەی فشار لە توانی لە ڕێگەی ئۆنلاین بێت لە ڕێگەی سۆشیال میدیا بێ ئەگە بە کورتی قسەی لەسەر بکەی بۆ چین سەر بابەتەکانی دیکە بە تایبەتیش ئەزمموی شاریتان ئێمە بەردەوامین لە کارەکانمان کار و چالاکیەکانمان بۆ نمونە لە ڕێکخراوی شنەبای خاک ئێستا سەرقاڵی کاری هونەری کورتە فلیم و ئەو بابەتانین و هەروەها لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتیەکانەوە کۆڕ و کۆبوونەوە و بەرنامەکانی خۆمان هەر بەردەوام بووە لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە وشیاریمان بڵاو کردێتەوە زۆر جار چین سەر ئەزمموی شعری خۆت لە شعرەکانی خۆت ڕازیت؟ بەڵێ چەند ساڵە بێ ئەو ئەزممونەت هەیە؟ من هەر لە مناڵیەوە خولیای شعرم هەیە هەر لە مناڵیەوە حەزم لە شعر نووسینە حەزم لە گوێگرتنە لە شعر لە خوێندنەوەی شعرە ئیتر هەر لەگەڵمە بەردەوام بوو هەتا یەکەم شعرت کەی بڵاو کردەوە؟ یەکەم شعر لە ساڵی 2013 دەستم پێ کرد کەویتر ئەنووسم بەڵام هەر بە شاراوەی دوایی لە 2016 تەواویتر وتم من بابمەوە بەخۆم خۆم دەخۆم دەرخەم. نامیلکەی شعری هیچ شتێکت هەیە بڵاوکراوەی شعری کتێبێکت؟ وەڵڵای زۆر جار هەوڵم داوە حەزم کردو بیکەم با کتێب بەڵام بەڕاستی ئێستا لەم زروفەوە نەقورسە ناتوانم ینی ئەوش پێویستی بە هاوکاریە پێویستە ئەو کەسانی کە ئاوا شعرەکانیان جوانەوە نەک هەرتەنها خۆم پێویستە دەستیان بگیرە و هاوکاریان بکرێت لەلایەن وەزارەتی ڕۆشنبیریەوە. شعرێکی دیکەمان بۆ خوێنیتەوە؟ بەسەر چاو دەخی لە یاران بێکەس و کارم سەلیلی دەستی ڕەشی ڕۆژگارم بێناز و هاودەم بەندی قەفەزم تا ژەهری مارە لێو سەرزارم ناڵم گەیشتە ئەو پەڕی ئاسمان کەچی هیچ کەسێ نەیبیست هاوارم قوڕی کوێ بێنم بیکەم بەسەرما لێم بوو بە دوژمن دۆست و هاوکارم هەر ساتە و خەمێ دڵ ئەتاسێنێ
هەر ڕۆژە و دەردێ ئەبێ تەبارم. هیچ کەسێ نییە دەردم تیمار کات، زوخاوی لێدێ جەستەی زامارم. ژیان لە لای من وەکو دۆزەخە، تۆ بە خودایە گەر گوناهبارم. لە بێزاریە ئاواتم مەرگە تا لەم ژیانە ببێ ڕزگارم. دەستخۆش گوڵاڵەخان ئەزمموی شانۆشتان هەیە ئێوە؟ بەڵێ. ئەگەر باسێکی و ئەزمونەوان بۆ بکەیت بەردەوامیت یان تەنها یەک دوو کار بۆ بەشداریت کردو؟ نا بەردەوام لە کاری هوەری لە ئێستادا وەگوتم سەرقاڵی کورتە فلیمێکین لە ڕێکخراوی شنەباخا گروپی خۆمان لەوێ. کاری نواد نەکەیتەوە؟ بەڵێ کاری نواد نەکەم، خۆم و کچەکەیشم کچەکانم بەشدارن لەوێش. کاربین دەرهێنەرە زۆربەی هاوڕیانی خۆمان لەوێ بەشدارن. ئەزمموی شانۆگەر شانۆگەری هەر پەیوەندی لەم ماوەی ڕابردووە تەنیاخان و کاکاروینیشمان میوانداری کرد بوو هەر پەیوەندی بە ڕێنمایی تەندروستیەوە هەیە. بەڵێ بەڵێ بەڵێ. ینی بابەتێکە پەیوەندی بە ڕۆژگارەوە هەیە و بۆ جێبەجێکردنی پابندبوونەوە بە ڕێنمای تەندروستیەکان لەم کاتەیە فلیمەکەتان. بەڵێ بەڵام ئێمە بە هەموو ڕێنمای تەندروستیەکانەوە کارەکانی خۆمانە ئەنجام دەدەین. باشە هیچ ئەگەر شتێکت ما بێمە کۆتایی ببوورە کاتەکەمان لەرەوەندە بوو. ئاسایە بەس خۆشحاڵ بووم و زۆر سوپاسانەکەم بۆم بانک هێشتا. هیوادارم شاعیران و نووسەران و ئەو کەسانی کە دەرنەکەوتون بەسەریان بکەنەوە زیاتر پەریان پێ بدن و بیانێنە ناوم بوارەوە بۆ ئەوەی بیان ناسێنن بە خەڵک. وڵاڵە پێنجێنی شاعیر زۆر سپاس بۆم تۆری بەرنامە لەگەڵمان نبووی. سپاس بۆ هاوکارانم، سپاس بۆی کە تاو کەسە بینەرمان بوون. بڕگە بابەتەکانی بەرنامە ئەمڕۆمان پێشکەشکردن تا بەرنامەیەکی دیکە هەر شاد و تەندروست بن و خواتان لەگەڵ.